ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلی مجاهیدتر لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری خوێندنەوەی کتێب لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنامەیەمان سەبارەت بە خوێندنەوەیەکە بۆ ڕۆمانی نیشتیمانی سارا کە لەگەڵ هاوکارم بەکر ئەحمەد گفتوگۆ و خوێندنەوەیەک بۆ ئەم ڕۆمانەکەی. بەخێراتی بەکر، زۆر سپاس کە بەشداری لەگەڵمان بۆ ئەم بەرنامەیە. منی شەروا زۆر خۆشحاڵم. بەڵێ، ڕۆمانی نیشتیمانی سارا لە نووسینی میران ئەبراهام تقریبان پێم وایە بە 2020 دەرچووە ئەم کتێبە، ئەم ڕۆمانە. ئەمەی لەبەردەستمایە ئەمە چاپی دووەمێتی، چاپی یەکەمی بە وێنەیەکی ترەوە بڵاو بۆتەوە کە وێنەی یەکێک لە دیمەنەکانی گەڕێکی جوولەکانە. ئەم ڕۆمانە باسێکی گرنگ ئەوروژێنێ سەبارەت بە بەشێکی گرنگی مێژووی ئێمە لە کوردستان بەتایبەت لە شاری سلێمانی، کە ئەویش مێژووی کەمایەتیەکی دیاریکراوە سەر بە ئاینی جوولەکە، سەر بە ئاینی جوو، سەر بە ئاینی یەهودی کە لە کوردستان ئەژیاون و بەشێکی ڕەسەن و پێکهاتەیەکی دەمێژینەی کۆمەلگای کوردستان بوون. دیارە ئەم ڕۆمانە زۆر خوێندنەوەی بۆ کراوە. من ئەوەنێ کە متابعەم کردووە لەسەر ئەنتەرنێتوانە لە زۆر جێگا بینیومە کە وتار و باسی لەسەر نووسراوە لەلایەن چەند هاوڕێیەکەوە، ینی پێشنیاریەوە کرا کە ئەم ڕۆمانە بەتایبەت بە خاتری ئەو ناوەرۆکە و باسی کە وروژانوێتی خوێندنەوەی بۆ بکەین. دیارە یەکێک لەو هاوڕیانە خۆ بووی بەکرد کە تقریبا 2 هەفتەیەک لەمە پێشنیاریشیاوە بۆ من کرد کە دیارە زۆر سپاس دەکەم. بەڕاستی من ینی لە خوێندنەوەی ئەم ڕۆمانە چێژم بینی، ئەگەر چیەکرێت دواتر بینە سەر هەندێک لایەنی و خوێندنەوەیشی ڕەخنەگرانی بۆ بکەین، کەمە دیارە زۆر لە زۆر ئەدەبیات و شتانەیە بەڕاستی شارەزانی مە و بەشیان بەجێڵم بۆ تۆ، بەڵام ئەو پەیامانەی کە ئەم ڕۆمانە ئێوە بە ئێمەی بدا لە هەندێک لایەنەوە من سەرنجی ڕەخنەی سەبارەتی هەیە کە بەیانێکم بەو مێدەی کە ئەمە بتوانێت ئەم باسی کە لێرە ئەوروژاو دەوڵەمەندتری بکاوە بە ئاراستەیەکی دروستتر و بەرهەمدارتریا بەرێ. من دیارەوە گوتم سەبارەت بەلایەنە ئەدەبیەکانی زۆرتری بۆ تۆ بەجێڵم. من ئەگەر خوێنەرێکی فاڵێن خوێنەیش تەمەڵی ڕۆمانم، ئەسڵەن ڕۆمان ئەخوێنمەوە بەڵام زۆر کەم، بەڵام هەرگیز ناتوانم خۆم بە تەنانەت چی بڵێم نەک پسپۆڕە هەتا کەسێکە لەم بابەتەوە توانای هەڵسەنگاندنی ئەدەبی هیچ بەرهەمێکی هەبێ خۆم بناسیێنم. دیارە بەر لۆی دەست بە بەرنامەکانمان بکەین داواکەم لە هاوڕیان بینەرانێک کە بەرنامەکە بینن لە ڕێگەی تۆڕەکانی سوۆسیال میدیاوە بەلای خوانەوە شەیری بکەن بۆی بینەرێکی زۆرترمان هەبێ. بەگەر ڕاستی ئەگەر هاوڕیانێک نەزەرێکیان هەبێ یاخود خەڵکانێک ڕۆمانەکەیان خوێنێتەوە بێن بەشداری بکەن ئاساییە، ئەوە بەرنامەکە درێژە بێتەوە. من پێم خۆشە زۆر باشە، زۆر چاکە کەوابێ بینەران ئاگادارەکەینەوە کەسانێک کە خوازیارن پێیان خۆشە بەشداری ئەم گفتگوێمان بن دەتوانن لە ڕێگەی کۆمنتەکانەوە ئاگادارمان کەنەوە لینکی بەرنامەکەیان بۆ نێرین و بە خۆشحاڵیەوە پێشوازی لە بەشداریانەکەی. بەڵێ بەکرد بچینە سەر باسەکەمان. من ڕاستی کاتێکی زۆرم نەبوو بۆی ئەم ڕۆمانە بە وردی بخوێنمەوە، بەڵام خوێندمەوە سەرنجام تەواوم کرد. من لە ڕووی هونەریەوە ئەوەی کە ئەدەبی ئەوەی کە ڕۆمانم خوێندوتەوە هەستم بە کەمێک لێکچوون کرد لە نێو ئەم ڕۆمانەیە و بەشێک لە ڕۆمانەی کە پیان وترێ ڕۆمانی مێژووی یاخود چۆن بڵێم کە ڕوودا و
مێژووی ڕابردوو فاکتەکانەکەن بە کەرەسەی دروستکردنی ڕۆمانێک و لە خەیاڵدانی ڕۆمان نووسا ئەبێ بە بەرهەمێکی نوێوانە و کاری لەسەرەکرێ. بەڵامی تر ناتوانم لەمە زیاتر بڵێم لەسەری. هەستەکەم کە لە هەندێک جێگایە کەمێک سەردیەتی پێوە دیارە، ینی زۆر باسێکی وەکو شۆم بڵێ وەکو حکایەتێک جێڕێتەوە ئاوای پێوە دیارە. هەندێک لە بینای شخصیەتەکان و کەسەکانی ناو ڕۆمانەکەیە دیارامەی کە ئێڵێ من وەگوتم لە پێشەوە من بەنەرێکی تەمەڵی ڕۆمانم، بەڵام هەرم شتانم بە نەزەر گەیشتۆ پێم خۆشە بیڵێم بەوەنەی کە مقارنەیەکە مقایسەیەکەم لەگەڵ ڕۆمانەکەمانەی کە خوێندومەتەوە ئەستەکەم لە بینای کەسایەتیەکانە زۆر کاریتیان نەکراوە. بەرحاڵە گوتم لایەنە ئەدەبەکەی بۆ تۆ بەجێڵمەوە زیاتر لەسەری ناڕۆم. تۆ ئەنتیباعی گشتی چییە سەبارەت بەم ڕۆمانە و بۆ چی پێشنیارە بە من کرم ڕۆمانە نەزانی چۆن من تۆ وتت کە گوایە ئەم ڕۆمانە ئاشێتە خانەی ڕۆمانی تاریخی بە سویدی پێ ئەڵێن فەمیلە کرۆنیکا بە کوردەکەی بێتە سەردی سەجلەی خێزانی کە عادەتەن نموزەژێکی زۆرمان لەو ئەدەبیاتە هەیە. من لە ئاوێنێ وتارێک ناو کردەوە تۆ دوێنێ ناشارم بشێت لە وتارەکە بێنم بۆی بێمە سەر ئەو جانبانە تۆیڵی. عادەتەن ئەمە هونەرێکی زۆر کۆنە کە ئینسان ئێت و ڕۆمانێکی مێژوویە نووسێت ئیتر مێژۆکەی هێنێت و لە ئەو پاڵەوانانەی کە لە ڕۆمانەکە هەن ئەوان بەناو ڕووداوەکان ئاڕۆن، ینی ئەوەی کە تۆ ئاماژەت پێ لەباری ئەدەبیەوە لە هەندێک شوێنی ڕۆمانی سارایە ڕووداوە سیاسەکان وەک ڕووداوی سیاسی و راپۆرتی ئێت و ئەڕوا پاڵەوانەکان بەو شێوەیە تیانیت کە ئەبێ هەبن. من ڕۆمانێکی زۆر جوانی مویان هەیە، مویان نووسەرێکی گەورەی سینیە، جایزەی نۆبێلی وەرگرت 4 ساڵ پێش ئێستا. ئەو هەموو مێژووی سەرکەوتنی دەسەڵاتی سین ئاوا جێڕێتەوە. کابرایەکی لەم ئاغایانەی کە شۆڕشی سین لێ یاوە ئەکوژرێ ئەچێتە ئەو دنیا لای خۆیان ناوی یامایە خواکەیان لێ ئەمێ سووتێن عینەنەوەی کە لە جەهەنەمی خۆمانە هەیە. تۆ زۆر پیاوێکی سەگ و سەگبابی ئاغاوی تۆمانەوە کاکە من ئاغام و بەڵام ناعادل نەبووم داواکە خوا ئەمیان بەغەڵەت کوشتۆ جەماعەتی شۆڕش بیجێڕێتەوە سەر عەرز. ئەڵێ بە حاڵ ئەو ژێڕینەوە سەر عەرز بەڵام وەکو ئاغانا وەکو کار گوێرەکە ماڵنا مەیمون بە حەو حەیوانەی ژێڕنەوە بە حەو جار ئێتەوە سەر عەرز. یەکەم جار کێتەوە وەکو کەرێتەوە ئەبێ بە کەری پیاوەکەی خۆی. ئیتر مویان لە هەر گەڕانەوەی چاکە ئێتەوە ئەو مەقاتیعانە لە مێژووی سینە هێنەی جێڕێتەوە زۆر جوانە، یان یەک زەڕە ناکەویتە داوی ئەوەی کە ئەمە راپۆرتێکی هینە، ینی ڕوودا کەسایەکان بەناو ڕووداوەکانن لەمانی سارایە ئەو هەمووی وانە لە بەعزێ مەقاتیع ئەبێت ڕپۆرتاژێکی ڕۆژنامەوانی وەک لەوەی کە ڕوودا. ئەمە ئیتر میران پێم وایە کەم بەرهەمێتی ئەکرێ و ئیشکالێتە من لەسەر ئەو ناوەسم ڕاستە من وا نازانێت کە من بەرهەمی بێ بەکە منیش وا مەزانی کە یەکەم بەرهەمێتی، بەڵام لە کۆتایی ڕۆمانەکەیە نووسراوە لە بەرهەمی تری زۆرە بەس بۆ کوبڵی ئەزای بەسم چۆنە یەک حقیقەت هەیە من بەعزێ جار نووسین لە وڵاتی ئێمە یاوای لێ هاتوو ئەمونگە خەڵک پیا بووە ئەو ئیشکالەتانەی کە لەمەیە هەیەگە لە غەرب ڕۆمانە چاپ کرایە نایە بەدارە نەشرێک ئەگەی ئەم چاپتەری زیایە لای بە مەسەلە من چاپتەرێکی تایە کە ئێت بۆچی بۆ پاریس وەگەڕێتەوە ئەگەر هەموو چاپتەرەکە بیسپەڕێ فڕی یەک ئەوەنگە لە ئەحدازەکان ناگۆڕێ ڕاست تێگەی ینی چی بوو سەفەرێکی کرد چوویتە خارج کچێکە بینی کچێکی ڕۆمانی بینی حەزل لێ کرد تر سێکستان کرد گەڕانەوە هاتەوە خارجی بەدڵ نەبوو. ئەزای بەس چۆنە ئەم ڕووداوە هیچ شتێکی لە ناو ڕۆمانەکان نیە، ناتوانانی تەوزیفی ئەو نەشتکالەوەی کە ڕووداوەکان چۆنەڕۆ چۆنەڕۆ هەمووی دەربێنە. ئەزای بەسم چۆنە لە غەربا هونەری ڕۆمان زۆر بەهێزە ئەی بدارە نەشرێک ڕێک فەقرە بۆ لابە چاپتەرێ بۆ لابە تەصحیحی ئیملایی بۆتەکە جملەکانی بۆ بەهێزەکە و ئەمە لەمە واز بێنین ڕۆمانەکە جوانە ئەوەی کە لە هەمووی مینتەرن شیمانی سارا بە بڕای من دەستبردنێتی بۆ مۆزوعێکە کە من خۆم پێم وایە مطلعم تۆ دوایە مطلعین قەت ئەم پرسیارەمان نەکرد و کاکە ئێمە لەگەڕێکێکە لە سلێمانێکە ژیان ناوی جوولەکانە نازانی ئەرە خەڵکە چی لێ هاو چیان لێ هاو یعنی بەچۆ گەشتن بۆ دەرکران کە دەرکران خۆ پێ بگەڕێ هینا هیچ کەسێ لای لێ نەکردێتەوە لە زەمانێکایەکە
مێژووی ئەو مەرحەلەیە کە ڕۆمانەکە ئیجارەتەوە بە کورتی باسی ڕۆمانەکە کەم ڕۆمانەکە بنەماڵێکی جووەکە لە جوولەکانی سلێمانیە کوڕێکە لە باوشێوە گەورابێ لەگەڵی هاتوشەوەەکە باوشی لە قەیسەری نەقیبایە ژنە هێنێ مناڵێ بێ مناڵێ بێ و سێجی لە مناڵی جووی شاری سلێمانیە هێنێ و ئەو ڕووداوانەی کە لە بدایەتی 900ەوە تا ساڵانی 95 کوردستانی عێراق بە شێوەی مەقاتعی جۆراوجۆر بە شێوەی یەک لە بنەماڵەکان کوڕیانە کچیانە پاڵەوانیانە کیانە ئەم ئەحداسانە جەڕێت و ئیتر توکە ئەگەیتە کۆتای ڕۆمانۆک و فلیمە هەندەکەمی بۆ نەجەرمەوە هەستەکەی کە ئەم خەڵکانە لەم شارەیە قەت وەکی سانسێر نەکراون ئەمەش زەینی ئەمە خەیاڵ نییە ئەمە فەنتاسیا نییە کەسێک لەباری فەنتاسیاوە بێ درۆ بۆ من و تۆ بکە بڵێ وەڵا ئەمە ڕۆمانەکە زای خەیاڵ نییە ڕۆمانەکە واقعەتێکە لابەلا لێرە لەوەی خەڵکی باسی مامەڵی خەڵکی سلێمانی کردو بە جوولەکەکان جا بۆ خەڵکی سلێمانی تاپەری کوردستان یعنی تۆ هەموو زمانی کوردی بجێڕە هەموو ئەو هاڵی چێڵی جوولەکەکەی زرێبارە پارە بە نەڵەگرڵی جوولەکەیە هەموو ئەدەبیاتی زمانی ئێمە ئەنتیسیمیتیزمێکی ڕووتە بەس ئەوەی کە ڕۆمانەکە دەریەخاکە کەمایەتیەک سەر بەم خاکەن لە مێژووی یەکەمی 1500 ساڵ پێش زاینەوە کاتێکە بەشی دەوڵەتی کۆنی یەهودی لە دوای یەکێ لە مەلیکەکانیانەوە ئەمەی کە ئەفسانەی تەوراتیە دەریانەکە مجموعیانێ بۆ بابل و دواتر با گەڕانەوەی یەکەم وەجبەی یەهودی باسیکرێت بۆ فەڵەستین ئەمانە لە 500 ساڵ پێش زاینەوە لە منتیقەیە بوون یعنی بەتانێتی بابلیەکانە ئاسووریەکانە بۆ ڕووداوانەیە ئەڕۆن لە هەموو بێژووی خوێناوی شەرقا لە هاتنی سەلیبەکانەوە بۆ کۆمانە ئەم دیودیان پێکرێ چیان پێکرێ بەشێکە لە مێژووی کوردستان چ لەم دی و چ لەو دی و لە هەموو شارەکانە هەبوون و لە عێراق کەمایەتێکی زۆر گەورە بوون بەڵام دیتر کە ئەمە ئەبینی من خۆمەم زانیارێنم لا نەبوو بۆ شێوازێکە ینی هەستەکەی تۆ لە ئەڵمانی نازیایت یعنی ئەڵمانی نازی تۆ لە سیەکانەوە بینی کە چۆن مامەڵە بەجووە کرێ و چۆن کۆکرێت و بردە و دە تا پرۆسەکە بە قەتوان تەواوێ ئەم ئەوەی کە ئەکرێ سوکایەتێکی لە ڕادە بەدەر هانەیەکی زۆر جیاوازیەک و هەڵاوردنێکی زۆر بێئەدەبیەکی زۆر لیانێکی زۆر بەچی هەر لەبەرەوەی جوون و ئەمە لە شوێنێکە کە ئینسان لە شارێکە کە هەموو دەمەکەنەوەڵێن وڵی شاری هەڵمەت و قوربانی و شاری نازانم شاری ئەدەب و هونەرە و شاری پێشکەوتنە و شاری وایە وەکو لە زەمانێکیشا بەشێکی گەورە لە کەڵە نووسەرانی ئێمە و سیاسینی ئێمە لەو زەمانە لە پیرەمێتەوە بگرا بۆ تۆفیق وەهبیتەوە بگرا بۆ ڕەفیق چالاکتەوە بگرا بۆ گۆرانتەوە بگرا بۆ یەک بەیەکی نووسەر و ڕووناکبرانی ئێمە من لە شوێنەکە نابیستم کە ئەرێ ئێوە چیتان هیچ شتێکتان نەوتۆ هیچ شتێک سەبارەیەوە نوتەوە ئەم ڕۆمانە ئێت تراژیدای جوولەکەکانی ئێمە لە سلێمانیا خاتە بەردەم ئینسان شەرم لە کوردبوونی خۆیەکە شەرم لە ئینسانی بوونی خۆیەکە کە بەشێک لەو مەقاتیع نابێن چونکە من عشقێکی سێرم بەهین هەیە بە مێژووی جوولەکە هەیە لە جێدا خەلەهینە لەو فیلمانەی کە لە ئەدەبیاتی عالەمیە باسەکرێ لە هۆڵۆکۆستا چیان پێکردون و ئەدەبیاتێکی بەرزی گەورەی ئینسانی هەیە لەسەر مامەڵەی غەرب بە جوولەکە لە فیلمیەوە لە ڕۆمانی و لە مۆسیقیا و لە هەیەەوە و لەگەڵ ناخۆشەکەشی تۆ لەگەڵ هەموو ئینترێسە و ئارەزۆتە بۆ ئەم بەشە لە مێژووکەی بەرتەی خۆ نابین تا سوپاس بۆ میران ئێت و ئەم مێژۆ خوێناوێمان بۆ هێنێتە سەربەڕا ڕاستە منیش هەر وەکو تۆ سوپاسێکم بۆ ئەمە بەڵام یعنی ئەم سوپاسەوام لێ ناکاوە ڕاستی ڕەخنەکانی خۆم شەرم لەبەرەوەی ئەمە بە کارێکی جددیە زانمەر بۆ یاتیبارەش من ئەو سەرنجانەی دەم ینی لە بە تەنگەوە هاتنمە بۆی ئەم جۆرە باسانەوە ئەم جۆرە کارانە کامڵتر و ئاراستەی بینین و هەوڵی چارەسەریشی هەوڵێکی زانستیانەتر یا بڵێم بە جۆرێک بڵێم منسیفانەتر یا ئینسانیانەتر بێ زانی لە چەند مەقتەعێکە هەستەکەی میران لە داوی بۆی لە داوی جیاوازی مەزهەبی و ئەو قبول نەکردنەی جوولەکە و قبول نەکردنی کەمایەتیە لە کوردستانە ڕزگاری بێ بەوانش لە شاری سلێمانیا زۆرتر کەوتۆتە داوی ناسیۆنالیزمێکی زۆر تەواو ئاشکراوە ینی خۆ لە جێگەیەکە باسەکە کە عوسمانیەکان لە ساڵی 1850ەوە
باج و سەرانیان لەسەر جوولەکەکان هەڵگرتووە، بەڵام هەرە و بنەماڵە شێخەی کە حکمی سلێمانی کردووە هەمیشە لە بری دەوڵەتی عوسمانی و باجێ هەر لێ سندون و هەروە بەردەوام بووە لەوەی کەوا زەخت و فشاریان بۆ بێنێ. هیچ شێخێک لە شێخەکان کە هاتوون ئەم مەسەلەیان لا نەبردووە یاخود چارەسەریان نەکردو، هیچ کاتێکەوانیان وەکو بەشێکی پێکاتێکی ئەسیلی ناو کۆمەڵگەی کوردستان قبول نەکردو، هەر وەک کەسێکی تر مەسەلەن باج بدەن و هەروەک هەموو کەسێکی تریش مافیان هەبێ. ئەو شوێنی کە لی ژیاون لە شاری سلێمانیا شوێنی وەگەڵێ قوڕ و چڵپا و زێرابی سلێمانی هەموو زێرابی سلێمانی چێتە جوولەکان شیوەکەی جوولەکان باسێکا کە تەواوی تەمەنیان بەبوون و بەرامەی بڵین پاژماوەی شێخەکان و بەگەکانی سلێمانی ڕاهاتون بەو بۆن و بەرامەیان بەسەرا هاتووە و هەتا باسی ئەوەکە کە چۆن یەکێک لەوانەکە لە کارکتەرەکانی کە لە ناو ئەم ئینەیە لە ناو ئەم ڕۆمانەیە کە زۆر زوو جان لە دەستەیە دایکی حەکیم هاوسەری بڵین خایم خۆی کە کەسایەتی سەرەکی ڕۆمانەکەیە بەهۆی ئەم دۆخەوە لەوەی کە لە قەراقەوات و لە قەراق ژیاوە دوایاتەوە ناو شاری سلێمانی بۆی ئەو هەوانا لەبارەوە تووشیسی لەبێ زۆر خێرا ئەمرێ ینی زۆر زوو ئەمرێ ئەنی ئەمانە هەمووی بیرەچێتەوە لە کاتێکا باسەکاتەوە دووبارێتەوە سەرەوەی کە ئێمە بەشێکی لەم کۆمەڵگەی کوردستانە و ئەمەی کە ناسیۆنالیستەکانی کوردەیکەن گوایە ڕنگدانەوەی شۆڤێنیزمی عەرەبەکانی عێراقە. ینی هەستەکەی بە جۆرێک بڵێن پاکانەیەکی زۆر ئاشکرا بۆ ناسیۆنالیزمی کوردەکە کە هیچ پەیوەندی بەوە نییە ناسیۆنالیزمی عەرەب و یاخودەوەی کە شۆڤێنیستە عەرەبەکان چیان کردووەوان ئەم ناسیۆنالیزمە خۆی لە بناغەوە ئاین و ئەو تێڕوانینە ئاینیە و جیاکاریە کە بڵێن بەشێکە لەم ئیسلامی کە بە ئێمە گەیشتووە لە مۆخی ئێسقانی ئەم ناسیۆنالیزمە هەیە و هیچ کاتێکی لێ جا نەبووتەوە هیچ کاتێکیش لێ دوور نەکەوتوەوە و سێ لەوایە لە شوێنێکا باسێکا کە خایم مستەفا بارزانیە بینێتەوە قەیلی کاڵێ ئەزبەری ئێمە وامان بەسەر هاتووە ئەڵێ معلوماتم هەیە ئەنی تەواوی کەسایەتیەک بە حساب ڕابەرێکی گەورەی ئەم کوردایەتی کە لە کوردستانە هەیە مستەفا بەرزانیە لە معلوماتم هەیە زیاتر لە دەمی نایەتە دەرەوە یعنی دواتر نازانم چۆن میران دووبارە باسی ناسیۆنالیزممان بۆ تێکەڵکاتەوە ئەڵێ مۆزوعەکە مۆزوعی شۆڤینیزمی عەرەبە ئەم ناسیۆنالیزمی کوردە خۆی لە بناغەوە دەنگدانەوەی هەرە و فاشیزمەیە بەڕاستی و نازیزمەیە کە لە ڕێگەی ناسیۆنالیزمی عوسمانی و تورکە و دوایی نەقڵ بۆ بە ناسیۆنالیزمی عەرەب و هاتووشە بۆ ناسیۆنالیزمی کورد هەمووی بێچووی یەک دایکن بەڕاستی هەمویان بە یەک ئەتوانی بڵێ لە دایک بوون یا بە دوای یەکە لە دایک بوون لە یەکسکەوە هاتون کە ئەویشتی بڵین ناسیۆنالیزمی ئەڵمانی و ئەو نازیزمەیە کە لەوێ تەبعەکەی تۆخ کردەوە. بەڵێ من نازانم میران ترساوە لەوەی کە حەقیقەتەکە وەنگە سامناکە بیڵێیت سەرە گەورەکانی کە تاوانبارن تایە لە بارزانی تۆ بگرە لە شێخ مەحمووە بگرە لە کوڕەکانی شێخ مەحمووە بگرە لە ئەو ئەحزابانەی تر کە پێشتر لە کوردستان هەبوون لە ناوە گەورەکانی ئەدەبیاتی کوردیەوە بگرە ئەگەر ئەمەی بووتایە ینی ئێزین لە چێت من ئاوە تەفاسیلی وردم بۆ ئەوە نەهێنایەوە کە مەسەلەن ئەخیرەکەی بێچێ لە پاڵەوانەکانە بێتە ئەندامی پێشمەرگەی یەکێتی و کۆمەڵی ڕەنجدەران و لەم جۆرە شتانە تێکەڵەوێ بەهێنە خۆ سێر کە ئەمانە ژواردن کاکە خۆ ئەگەر هەمووشیان بەشێک بوون لەو فشارێکە سێرکە ئێمە ئەوەی کە سەرنجڕاکێشە فشارێکی داخلی تونگ هەیە لە شارەوە لە خەڵکی شارەوە ئیسلامیەکان و لە خەڵکی غێری ئیسلامیەوە کورکاکە ئێوارەیە گەنە هەولێر جەژنە ئەزانی چیان پێکەن لە ڕۆمانەکەیە یعنی ئینسان شەرم لە ئینسانی بوونی خۆیەکە بەهەرحاڵ ئەمە فانتاسیایە سێرکە یعنی ئینسان وای پێیوانە بێ ئەوەی کە لە ڕۆمانەکە ڕوویەوە لە هەموو ڕۆژە ڕوویە واژ نییە ئەمانە چەند ساڵە لەوێ ژیاون ژیانی هەموو ڕۆژە ڕووی بە دەوێت جیان نابوە بە جیانێژ چوون بۆ شوێنی تر لە جێگەی دەزانی بەسم چۆنام
ئەوەی کە پێڵێن دیسکریمنێرینەوەی پێڵێن هەڵاوەردن ئەم هەڵاوەردنە ڕۆژانە بووە ڕۆژانە بەوەی کە جاسێر کە تۆ دەوڵەمەندبی مێسە من و تۆ سەرڕەشین لە وڵاتەیە سەرڕەشین ڕاسیزمێکەیە ڕوبەڕوو بێتەوە لە ڕێژانی ڕۆژانەکە لە داواکردنی کارتا بگرێت داواکردنی خانەوە بیگرە بەڵام ڕۆژانە بە کۆمەلگاشە ئەید بەڵام کاتێک کە ئیتر لەو شوێنەیە ڕاسیزم بەرەت پێگریتر تاوا هەستەکەی حقارەت پێکراوە تێگەی بەس بۆ ئەمان هیچ مناڵێکیان ناتوانێت لە مەکتەوە عادی بگەڕێت بۆ گەڕشی جوولەکان ئەگەر سەرشقامیەکان و سەرکاریزەکان و سابووکەرانەکان بە شەقیان لێن بۆیە هەر خودی جوولەکان من هیچ چینم نەکردەوە تۆ نەگەڕاوم بە شوێنەوەی کە شتێکی تایبەتی بدۆزمەوە هەر ئەوەی کە گەڕەچێک ناوی جوولەکانە لە خوار زێراب و شیوی گواوی هەموو شاری سلێمانیەوەیە گەڕەچێ بۆ ئەو خەڵکە لە یادانن تێگەی باشە مەسیحەکان بۆ نەکەوتنە گاوران بۆ نەکەوتنەهینەوە ئەزانی چۆن کەمایەتی جیاوازن لەناو جەرگەی شاری سلێمانیان لە شوێنێکی زۆر ڕاقی ئەو وەختەی شاری سلێمانی شابوون یعنی بە حسابی پێشەوەی عقاری بێتوانە قەزازەکان وازانم جێگایەکی زۆر هەڵکەوتویش ناو شاری سلێمانی بووە مەبەستمەوەی بۆ ئەم مامەڵەیە بە هەمان شێو خۆ ناڵم ئەمە قسەیەکی خێریشکێن من تا ئێستا مەسیحەکان ئەوگەی تێکەڵیانم هەم ئەوانیش تەجروبێ دەردی دڵی خۆیان کرد ڕوبەڕووی هەندێشتی ناخۆش بوون و تۆ لە شارە بەڵام نەوعێ لە ڕموزی دەسەڵاتەیە کە ئەکرێ بپارێز ئەو فرسەتەی کە جوولەکە بۆی نابێ لە دەسەڵاتی شێ مەحموواجێ بێتەوە ئەو فرسەتەی کە جوولەکە بۆی نابێت بەبوونی سەرۆت و دەوڵەمەنیان وەکو ماڵنیان دۆشن پارەیان لێسەرن جیان لێسن لە دوای عوسمانەکانە پێش عوسمانەکانەوە لە مەسیحەکانەوانێ مەسیحەکان کەریمیان لەکە بێ بە وەزیری هین ئەبێ بە وەزیری حکومەتی مەلک مەحموود و تا ئێساش وەکو مۆنگفاڵد وەکو دایڤەرسیتی وەکو نوێنەری هەمەڕەنگی دەسەڵات و احترام بۆ کەمایەتەکانی تر لە کاتێکە ئەم شانسە بۆ جوولەکەنە ئەمەس بێ بڵێم کە قساکەین ئێمە ئێستا من و تۆ لێرە لەم غەربەیە کە دانیشتوین ئەوە کرێکارە بەدبەختەکەی خۆمان ڕوبەڕووی دووچاری نەکبەتی ڕاسیزمێکی زۆرە بێتەوە وەک لەوەی کە کابرای فەشفرۆشی ئێرانی کە دوکانەکەی بای 10 ملیۆن بسفەشیتایە کابرای فەشفرۆش سەرەوایەکی سویدی تیانە مرۆ لەگەڕ ڕێکێمە لە هوڤۆس ڤیلای هەیە ناخواز یەک بە سویدی هەموو عمری لێرە قسەی نەکردو ئەچێ تجارەتی فەرشەکانی بۆیە و بەبەسمۆیە خودی جوولەکە بوونەکە بەڵگەی وەنێ کە هەموو جوولەکەەکانی تر سوکایەتیان پێکرا بەشیشیان ڕوخساری دەوڵەمەنی شارن هەموو کەسیان ناسێ لە قەیسەری نەقیبان ماکتیانێ پارەیان هەیە لە دەوڵەتی بەغاوە داوە زەراناکەن نوێنەریان هەیە لە کنێستووە چەند پارەیان هێن و وەکو متحەدیسی ئەوان ڕەنگە ئەمە شەق نەخوات و بە شەق نەدرێ بەڵامی تر ئەکسێرەتی خەڵکەکەی ترکە ڕۆژانەکەوێتە بەر ئەنتیسیمیتیزمێکی کوردی دژایەتێکی سامی کوردی حقارەتەکەن بە قورجانە سوکایەتەکەن بە قورجانە تۆ کە قەبرسانی جوولەکەکان لە ساڵانی هەفتایە ئەکرێت بە جادا تەمانەمە بڕیارە لە بەغاوە دەرچووە لە 52 دەرچووە بەس لە هەفتەکانە جێبەجێ لە هەفتەکانە جێبەجێەکەن جادی یەکەوەی کە چێتە خوارەوە بەرەو هین بەرەوە عربەتە چێ بەسەر هینایبن بەناو گەڕەشی سەرقەبرانی جوولەکەکان هەیەبن ئەڵێ ناڵاوردکەی سلێمانی هەموو تورەکەیشی بە کۆڵەوە بۆ بەوت پروپاگەندەی کە کراوە ئەگەر قەبری جوولەکان هەڵەنەوە ئێسقا هاڵتونی تیاوی دۆستنەوە و ئەم نەوە لە پروپاگەندە دیقەت بیت ئەوەی کە سن ڕاکێشە ئەوەی کە بۆ من زۆر سەر ڕاکێشەوەیەکە خودی خطابی ئەنتیسیمیتیزم ئەوەی کە بە دژایەتی معاداتە سامی پێڵێن بە عەرەبی کاکە لە هەموو دنیا هەیە تۆ بدنیتەکە لە پۆلۆنیا چۆن کاری پێکرێت لە وڵاتەکانی تر چۆن کاری پێکرێت ساتر قسێکی زۆر جوانی هەیە کە منەمێت دیقەتی بم ساتەڵێ خطابی ئەنتیسیمیتیزم ڕەبتی بەبوونی جوولەکەەوە نیە لە شوێنەکە ئەڵێ ئەگەر جوولەکە لە شوێنێک شانە بە ئەنتیسیمیتیزم دروستیەکە یعنی معاداتی تۆ دیقەت بە ئێمە لە سەراسەری کوردستانە قسەی ناشریمانێ لەسەر جوولەکە لە قەڵازێ جوولەکە نەبووە تێگەی گریمان نەبووە لە چەمچەماڵ گریمان نەبوو بەڵام زمان و بەکارهێنانی پەندی پێشینانی کوردی وێنەی کاینێکی ناشرینی بغزنی لا دروست کردو کە ناوی جوولەکەیە یعنی تۆ جوولەکەت نییە ڕوبەڕوت تێگەی جوولەکەت نییە ڕوبەڕوت بەڵام لە بەرامبەریا خیتابێک تێ کە ئەی بغزێنێ جاڵێ لە یابان جوولەکە نەبووە لە ڕێگەی تەرجمەی The Merchant of Venice تاجر بندقی شکسپیرە و ئەحساسی زدەجووی لە یابانە پێیابێ تۆ دیقەتی جامەسمۆنێ ئەم خطابە زۆر لای ئێمە لە دینە بە بڕای من لە دینی ئێمە لە ئیسلامە زۆر توگە یعنی زدی جوولەکەی زۆر بەهێزە بەهێزە بە ئاستێکە ئەنجا کە سراعی فەڵەستینیش ئێتەناوە ئیتر ئەم دەوڵەتە فاشستانی منتیقەکە
ئەنتی ئیسرائیلی بوونە بن بە ئەنتی جوولەکە بوون و تا ئێساش باگرێ کاکە لێرە ئافرین لە کۆڵین و لە سویدا کراوە لە ناو گەنجانێکە کە خاچیان بە وڵاتە عەرەبیەکانەوە هەیە زدی جوولەکە بوون مانای زدی ئیسرائیل بوونە ڕاست مەبەسمەوەیە ئەوەی کە هەیە لەوێ لای ئێمە ئەگوزارەیە ئەوەی کە ڕۆمانەکە جەختی لێکاتوتم ڕەنگە بترسێت لەوەی کە مەجموعی ناوی گەوری تایە و مناگەرم نازان بڵم چی لەبەرچی وای کردو وای نەکردووە ئەمە ناکرێت مەجموعە شتێکی تایەکە ئەیتوانی نەیڵێ من نازانم مەسەلەن بۆچی وەختێک لە تاوان ڕووداوێکی دەمج کردووە من لە ڕووی تاریخیەوە گەڕامەوە بۆ بنجوبراوانی هەستەکەم دووشتی پێکەوە تێکەڵ کردو بەرحاڵ من نازانم من زۆر شارەزای بڵێن هوەری ڕۆمان نووسینی نازانم ئایا نووسەر جایزە بۆی ئەو ڕووداوە ناوە تێکەڵکایکیان مۆزۆی ئینقلابی ڕەشید عالی گەیلانەیە ئەوی تیان ئەو فەرهودەیە کە لە بەغا کراوە سەرنجامی دروستبوونی بڵین دەوڵەتی ئیسرائیل و تێکشکانی عەرەب لە شەڕی 1940 حدەثێک ڕوویا لە بەغا کە فەرهودی پێڵێن لە بەغان مەشهورە لە تاریخی بەغایە کە پەلاماریاندا ئیتر ینی فەزاعەتێکی زۆر زۆر گەوریان بە یەهودیەکان کردوانە نزیکی 250 تا 300 و بە پێیان کتێباڵێ 1000 کەس بەرحاڵ ئەوەی کە لە بینەکانە وەسایەکان نووسراوە 250 تا 300 یەودیان لە یەک ڕۆژە کوشت و بەدارا کرد و پارچیان کردن سەریان بڕین ئەوە هیچ ئەوە کە تعدای جنسیان لە ژنەکانیان کردبوو و خشل و زێڕوزیویان بردبوون و تاڵانیان کردبوون ئەوانە هەمووی هیچ بەڵام ئەو هاتووە ئەم حەدەسەکە لە 1940 ڕوویداوە ڕەتی کردوێتەوە بە ئینقلابی ڕەشید عالی گەیلانیەوە تاکو ئەوە بڵێ کە ئەم انقلابی ڕەشید عالی گەیلانی و ئەم ناسیۆنالیزمی بڵێن شۆڤینیزمەی عەرەب کە هاوکات بووە لەگەڵ نازیزمە بە جۆرێک دوو ڕووداوەکەی تێکەڵ کردەوە بە یەک کە من پێما بێ و دوو ڕووداوە جیاوازن بەڵام ئەوەی کە سەرنجڕاکێشە هەر لەو ڕۆژەیە کە پەلاماری کە خەڵک لە ناو شارەوە دیێن لە ناو شاری سلێمانویان بۆ جوولەکان و پەلاماری گەڕەکەکە دەن و ئەبینن کە گەڕەکەسیتیان نەماوە بەرەو ڕۆژە ڕۆژی حەفلەیەکە پێما بێ جەژنێکی پێڵە ناوی جەژنەکەم بیرچۆ جەژنێکی تایبەتە کە بڵێن ئەوەی کە نەفخی سووری ئەهینی تیاکەنەوەی کە کەڕەنا هینەکەن بڵێن دەنگی لێ بەرزەکەنەوە خەڵک بانگکەنوانە لەم ڕۆژەیە بۆ هاتوو پەلاماری گەڕەکەکەیاندا و گەڕەکەسیتیانە بۆ دوایاتون بۆ کنیست کە وەکو بڵین شێرگای جووەکان بۆ پەلاماریان داوە لەوەیە بوون کە بیان کوشن لەلایەن بەرن مەجموعەیە سۆفی لە هەورامانەوە لە نازام شارە زورەوە بە ڕیشی سپیەوە هاتوون و ئەو خەڵکیان جیا کردوتەوە شعورەکەی ئەم حەدەسە بەپێی چونکە تۆ توانی ڕیوایە بنووسی لەسەرەوە تا خوارەوە فەنتازیا بێ بە خۆت لە خۆتەوە مەسەلەن ڕووداویشی لەم بابەتە بە فەنتازیا دروست بکەی بەس دروستکردنی ئەم ڕووداوە لەم لەحزەیە زۆرتر بۆ پاکانەکردنە بۆ ئیسلام بە بڕوای من یعنی هەر ئەوانەشی کە لە دەست تونند و تیژی کۆمەڵێک خەڵک کە بە دوژمنایەتی جوولەکەەوە هاتوون پەلاماریاندا و نوویستیانە بیان کوژن و هەتا تەنانەت ئەو کەڕەنایشیان کە پێیان بووە ئەو شتەکە گوایە تەمەنی 3000 ساڵ بووە بە بڵێن حاخامەکەیان بۆ ئەوانەوەیان لێسەن و شکانویانە وردیان کردووە بە پێچوونەتە سەری پارچە پارچیان کردووە کە ئەمە ڕووداوێکی لەباری بڵێن ڕەمزی و سیمبولیەوە زۆر تراجیکەوە لەباری سیمبولیە بە معنای پێشێلکردن و وردو خاشکردنی وجودی جوولەکەی لە مینەیە ئەوەشیان هەر کردووە بەڵامەوەی کە ڕێگەی لێگرتوون بیان کوژنەوەوانە گوایە ڕیشسپیەکانی یاخود سۆفیەکانی یا بڵێن متەسەویفەکانی هەورامان بوون و شارەزوو بوون کە هاتوون ئەو خەڵکیان لە دەست ڕزگار کردوون یعنی ئەوەی کە لە دەست ئیسلامیش ڕزگارەکە دووبارە هەر ئیسلامە ئەم ڕووداوە ئەم حەدەسە هەستەکەم ئەمە ئیتر ئەوە نییە کە تۆ نەیوێراوە تۆ خەریکی شتێک دروستەکەی بەشەماژەسێک تۆ ئەڵێ ئێستا خەریکە شەڕەفرۆشی بە میران گوڵم ئەزیسم چۆنا وابرا ڕووداوێکی ناوە لە شوێنەکە سیاسەن بەریان هێناوە لێرە ڕووداویشترێنێتەوە و خۆ هەموو خەڵکی کورد زدی جوولەکان بوون کاکە ئەزانی بەوسم چۆنا ئەزانی بەسم چۆنا خۆ هێزەکەیە لە وڵاتەیە خۆ ئەگەر کەسێ نەبووە بیپاراستنەیە ئەخوران هەر لێکە ڕۆژەوە خران ئەم کۆپلینێک ئەم پڕەتی ئیکاتۆ بۆی کە مەجموعەی سۆفی کردوێتی ڕەنگە خەیاڵێکی جوان بێ سۆفیەکانی نەبێ ئەوانن کە خەڵکانێکی پاکترن لە دینە متعەسبتر نین تەسەورێکی تری تەسەورێشتریان بۆ ئەمە من ناتوانم ئەم نەوع لە نەقد لەوە بکەم چۆن و چۆنی ئەوەی کە هەیە
یەکشت هەیە لێرە من وەکو فاکت گرانسکەرێ یعنی ئەوکەوەی کە تحقیق لەوەکەی چەندێک ئەم زانیاریانە ڕاستن مەسەلەن شتێکی بچووکە بۆ بجێڕمەوە بەختەر عەلی تاریکی نووسیوە چی داگیرکردنی تاریکی نووسیوە داگیرکردنی تاریکی لە شوێنێکی کتێبەکان نووسێتی ئەم کەسانە سوپاس بەیان کە زانیاریان ناومەتێ زانیاریەکە چییە تۆ ئەم وەزیفەیە کڕی تەلەفۆنەکەی بۆ شەماڵ یا من ئەمەوێت لەسەر قەتڵعامی گرێکیەکان یۆنانیەکانی کە لە ساڵی پەنجاکانە کەمالیەکان پەلاماری یۆنانیەکانیان لە ئەستەمبوڵە معلوماتم بۆ مەبێنی فاکت بە ئینگلیزیە هێنیتەوە دایت وەکو فاکت بەکارێنی من هیچ فاکتێکی ڕۆمانی سارا نیشتیمانی سارام هین نەکردووە تحقیق لێ نەکردو چۆن و چۆنی ئاتەنانەت لە سەردی تاریخەکەی ئایا نووسەر چەنی هێناوە چەندێک لە انقلابی مثلەن سەرکوتی بزوتنەوەی ڕەشی عەلی گێرانی لایەن ئینگلیزەوە چۆن بوو چۆن نەبوو ئێکساک باشە تاریخی تێ ئەمەم نەکردووە یعنی ئەگەر کەسە بێ نەقد لە تاریخی شتەکانگری ئەوە ئەتوانی دانیشی ورد فۆکوس لەسەرەوە بێت من بەڕێی من واز لە نەقدی ئەدەبی بێنین وا لەوە بێنی چۆن ئەزانی چۆنە ئەوەی کە ئەم ڕۆمانە هێنەیە بە بڕوای من یەکەم ئەوەیەکە ئێمە من خۆم پێم وایە من چاومەکرێتەوە بۆی کە چەندێک بزوتنەوە کۆمەڵایەتەکانی عالەم لە ئاستێکی خۆیان ئەو سراعی لە بینی شەرق و غەرب لە بینی کۆمونیزم و غەربا هەیە لە دوای کەوتنی دەوڵەتی عوسمانیەوە و پەرەگرتنی نازیزمە لە ئەوروپا چەندێک لە ئێمە لەو وڵاتانەی کە دەسەڵاتدارەتی ئینگلیزی هەیە چۆن ڕەنگەیاتەوە ینی پێش بێمە بێناو بەرنامەوە لەگەڵ تۆ سێرێکی بەعام کورت مێژووی ڕەشی عەلی گەیلانی کرد کاکە چۆتە ئەڵمانیا نازیست خۆی نییە چۆتە ئەڵمانیا هێتلەری بینیوە ئیزاعی سەوت العەرەب الحوڕی داناوە لە ئەڵمانیا یعنی دیقەت بەی بەشێ لە هێزە سیاسەکانی کە ناسیۆنالیزمی عەرەبین لە پاڵی ناسیۆنالیزمی کوردی شێها خۆ ئەگەر بێت و تحقیقمان کردە حیزبی هیواتە گرت پارتیتە گرت مەجموعی ئەحزابی کوردی گەنوگوو هەیە پیرەمرد قاچێکی لە ئەستەمبوڵ و قاچێکی لێرەیە و نازانم چێ و لێمانی کە بە باوکە گەورەکانی ناسیۆنالیزمی کوردی لە قەڵەمەی ئەمانە لەو زەمانەیە بەوەی عێراق داگیرکراوی ئینگلیزە لە ئینگلیزە و داگیرکراوە ومێدێک لە سەرکەوتنی تەحالفی ئەڵمانیا ئیتالیا بیننەوە ئەگەر نازیزم سەرکەوتایە احتلالی ئینگلیزی کۆتاییە هاو ئەمە معادلەیەکی سیاسی و کە ئەمە ئەبینی من کە ئەم ڕۆمانم نەبینایە و شەوی فەرهودم نەبینایە کە قەتڵعامی جوولەکەەکانی بغایە عینەن هین وایە کریستال ناتن کە پێڵەن شەوی بلووری لە سیونایە نازیستەکان ئێن و هەچی دوکان و مەخازن و ماڵ و حاڵ و شتێک کە پێڵن هیچ جوولەکەیە ئەمەگە پەنجەرە و شوشە ئەشکێنەڵێن ئەو شەوە بەرلین وەکو چراخانێک لە ئاسمانەوە سێکتاوە بریسکەیەوە چونکە ئەمەگەیان شوشەشکان بوو فەرهودی بەغاش ئاوایە هەستەکەی ئەو سیراع عالەمیە لە شوێنێکی تایبەتیە لە بینی 40 تا 50 تۆم نەبێتەوە هێزە فاشیستەکان طبعا ناسیۆنالیزمی کورد هەمیشە ملکەت و خوێڕی ئەو دەسەڵاتانی بەغا بووە ینی لەو زەمانەشە یەک زەڕە فەرقان لەگەڵ یەکان نەبووە هەر ئەوەی کە داهێنیشن گۆرانە نێرن بۆ فەڵەستین ڕادیۆی پێ بکەنەوە و نازام ڕەفیق چالاکە نێرن بۆ کۆ شتێکی تر بکەوەمانە هەر هەمووی لە ناو داوی یەک بزوتنەوەی کۆمەڵایەتی ئاسوڕێنەوە ئەمانە ئێن سەنگەر لە بەرامبەر ئینگلیزاگەر نۆچتە پاڵ نازیزمی ئەڵمانی یعنی تۆ ئومێد دەبێتە نازیزمی ئەڵمانی خۆ من ئەگەر بێت و تحقیق بەبەسێ لە شعری کوردی بکەی لەو زەمانەیە ئەکرێ لێرە و لێوێشت ببینیتەوە کە بەسەر هێتلەرە هەڵەیە ئەمە جانبێتی جانبێشتری ئەوەیە هیچ کاتێک جوو لە عێراقا کەمایەتێکی ئاینی بووە خۆی جا نەکردێتەوە لە خەڵکی عێراق هەر بەوشە کە چەند هەزار ساڵ لە وڵاتە ژیاون بەڵام ئیتر ئەوەشمان بێ نەچێت زایۆنیزم یعنی بزوتنەوەی ناسیۆنالیستی جوو خۆی پێی خۆشە کە جوولەکەش لە عێراقا دەرچێ بۆ هین بۆ فەڵەستین و مەجموعەی اتفاقاتی ژێربەژێری شێ شەمانجان کە دەستی ئیسرائیلی دەستێکی زۆری تایە کە جوولەکە لە عێراقەوە دەرچێ بۆ ئیسرائیل ئەم ئەجوعا عالەمیە واهەیەکە کە بە اتفاقاتێکی ژێربەژێر لە ژێر حکومەتی تۆفیق السویدی ناوە ئەسویدی نەک سویدی خۆمان 150,000 جوولەکە لە ماوەی 48 بۆ 52 عێراق جێهێڵە ئەمە تەرەفێکێتی سیاسی من و تویشمان شتێکی زۆر گەورە نییە دانیشە گوڵەتی کە وەزعی جوولەکە چۆمە ئەمە بەشێ لە سەرخانەکەیەتی کە ئەوزاعی جوولەکە لە عێراق لە کوردستانە چۆن بووە
و ڕنگانەوەی ئەم سرعانەی بەغا لە کوردستان ڕەنگایەتەوە هەرەوەی کە لە فەرهود لە بەغا کرێت لە سلێمانی بە جۆرێشتر لە ڕۆژە ئاینەیە ڕەنگایەتەوەی میویران چەند تەوزیفی کردو زۆر دقیقی تاریخەکانی بەڵام لە هەمووی خراپترەوەی تۆ ئەمە فشارێکی دەرەچیە ئەمە گەمە گەورە سیاسیەکەیە بەڵام لە خوارەوە گەمەیشتر هەبوو کە کاکە ئەگەر ئەو فشارەشە بە ڕەنگ خەڵکی نەڕۆشتا ئەگەر پێی زانێ وڵاتێکی خۆتە و احترام تەگرێن تۆ چی احترامێگری ناتوانانی بە مناڵەوە لە قەیسەری نەقیبات تێپەڕی تێگەی مەسم چۆنە ئەمە مشکلەکەیەکە ئەم ئەنتیسیمیتیزمە ئەم زدایەتی جوۆی کە لە مجتەمەعی کوردی ئێمە هەیە ئەم چاوپۆشیە ئەم پەردە پۆشکردن ئەو چاوداخستنی خەڵکی ئێمە لە بەرامبەر ئەو سوکایەتی کە بۆ خەڵکە ئەکرێ ئەمە ناخۆشە ئیتر عزری دینی بۆ دۆزیتەوە منیش مەبەستمەوەیە تۆ وتە شەڕە فرۆشی بە میرا من شەڕی پێ نافرۆشم بەعکس تۆ لە بیداەوەسم کرد نا ئەزانی چۆنە باسەکە بۆ من چۆنە قەزەکە زین چێت دووشت هەیە ئەمەی کە ئیسرائیل دروستە بێ ئەمەی کە ئیسرائیلیەکان ئاوا فشارێن و گوشارێن بۆ فەڵەستینیەکان ئەمەی کە قراری تەقسیم بڵاوە بێتەوە هی نەبێت بڕیارە درێ لەلایەن نەتەوەیە گرتووەکانەوە و خەڵک بەمە بێزارە بێ ئەوەی لە شەڕی ساڵی 1940 تا عەسابە یەهودیەکان جێ ئەم هەموو جێشە گەورە وڵاتە گەورەی بە میسر و بە سوزانم عێراق و سووریا و ئەمانەوە هەمووی تێگەشتێنێت و بگرە عەرزەکانی فراوانتری ژەکاتەوە هەموو ئەمانە لەوانەی خەڵک تووڕەکە بەڵام خەڵک لەسەر بنەمای تێڕوانینێکی دیاریکراو تووڕەبوون کە ئەساسەن جوولەکەی لە چوارچێوەی ئینسانبوون خستوەتە دەرەوە زانی ئەوەی کە تۆ خۆت زۆر باش شارەزای ئەدەبیاتی ئەوە هەیکە لەسەر هۆلۆکۆست و لەسەر مەسەلەن معسکراتەکانی ئاوشفیس کە جوولەکانیان تیا کوژراوە چی وتراوە چۆن لە فەرهەنگ و لە ئەدەبیات و لە تێگەیشتنی ئەوروپیەکانە بۆ یەهودی لە ئینسانبوون داماڵراوە چۆن مەسەلەن لە شوێنێکی وەکو سویدا بۆ نمونەتە لە وتارەشا کە نووسیتە سەبارەت بەم کتێبە بڵاوت کردوتەوە لە سایتەکانە پێما بێت لە ئاوێنیا بڵاوبووتەوە نیە لە ئاوێنیا بڵاوت کردوتەوە باسی ئەوەکەی کە چۆنی مەسەلەن تەنانەت لە سویدا ساڵانێکی دوور و درێژ مجەلاتی کاریکاتۆری دەرەچێ کە هیچ کاراکتەرێکی تری غەیری یەهودی نییە یعنی بەس تەنها کاراکتەری یەهودی تاوان منیش لەسەریم خوێنەوەتەوە مناڵیان بە ڕشکن و پیس و قژلول و ناشرین و ئەوانە ڕەسم کراون پیاویان بە لودزل و ناشرین و ئەوانە هین کراون نازانم ژنیان بە جۆرێکی تر وەسف کراون و ئەمانە یعنی وێنەیەکی زۆر ناشرینیان لەسەر کێشراوە تاکو ئەوەی کە وەختێک دێتە سەر مەوزوعی هۆلۆکۆست و ئەوانە کەس ناڵێ بۆ چێمان ناکوشن شکەوانە لە ئینسانێت کردێتەوە ئەوەی کە لە لای ئێمە کردوێتی بەر لەوەی کە بڵین ڕووداوەکانی 1940 بێ بەر لەوەی پەلامارێک بێ کە خەڵک لە نەتیجەی تووڕەبوون و تێکشکانی لە شەڕێکە پەلاماری ئەم خەڵکانیان گوایە جاسوس و جاسوسیان کردو خەریکن پارانێنەوە بۆ ئیسرائیل لە ناویان بەرین و ئەمانە ئەوەی کە ئەمەی کردووە ئیسلامە لە سەردەمی عوسمانیەکانەوە ئاخر حتا مەسەلەن لە سەردەمی عوسمانیەکانەوە تەوهینکردن و ئیهانەکردن بە یەهودیەکان شتێک بووە لە شتەباوەکان لە سەردەمی عوسمانیەکانە بووە و ئەوانە کە یەهودیەکان لە جووەکان لە شاری سلێمانیە لە ناو ئەو شوێنی پاشە ڕۆهینانەیە جێگەیان بۆ کراوەتەوە خانویان پێدراوە لەو سەردەمەیە بووە کە زەری بەیان بەسەرا فەرز کراوە و وەکو چی پێ جزیان لەسەرا فەرز کراوە و ئەمە بەردەوامیش بۆ لە سەردەمی بڵین مەلیکەکانی کوردستانە و یاخود بڵین ئیمارەتی بابان و ئەمانەیە تا گەشتۆ دەکاتی شێ مەحموو هەموو بەم ئاراستەیە ڕۆیشتەوە و دوای ئەوەش هەموو ئەوەی کە پێوتێ مؤسسەی دینی لە کوردستانە ئیسلامی لەسەر ئەساسی حەزفکردن و دەرکردنی جوولەکە و ئەوی دیکردنی جوولەکە دامەزراوە و بنیادنراوە مثلا لە فەرهەنگی ئێمە ئاڵێ بابە خۆ جوولەکە نییە بۆ ڕەحمی پێ ناکەی ئەنی وەکەوەی کە ئەگەر جوولەکە بێ نابێ ڕەحمی پێ بکەی دەزانی یعنی مثلا جوولەکە وەسفە بۆ ترسنۆک وەسفە بۆ بڵێ کارەپەرست وەسفە بۆ چوزانم قبولکردنی هەموو تەوهینێک و ئیهانێک ئەمانە هەمووی زەمینەی ساز کردو بۆیکەوە ئەوە ڕووبە من باسەکەم لەسەر ئەمەیە کە ئەم ڕەخنەیە لەم بیر و بۆچوون لەم ئایدۆلۆژیایە کە دواتر نازیزمیش دووبارە
فوی پیاکاوی گەشێنێتەوە و تەوان نازیزم لە ڕێگەی ناسیۆنالیزمی عەرەبەوە دەستی گەیشتۆ بە ناسیۆنالیزمی کوردیش. ناسیۆنالیزمی کوردیش خەڵک خۆی بە ئاریە زانی، نەک هەر ناسیۆنالیزمی عەرەب. با بزانین مەسەلەن ناسیۆنالیزمی ئێرانی، عەزەمەتەڵەبی ئێرانی کە لە شاو ئەوانەیە بێ بەسەر ئێمە بەچیا ئەمەمان بۆ هاتووە کە ئێمەش بەشێکی لە ئاریایی، ئێمەش بەشێکی لە نەتەوەی ئاریایی. هەموو ئایدۆلۆژیای نازیزمە، یعنی لە ناو ناسیۆنالیزمی کووردا ئێمە ئەم بیرۆکەیە وجودی بووە و ئەمە ئەوەی کە ئەمانە تاوان ئەنجامەدا سەرنجام بنەماکەی لەو جیاکاریە کە لە ناو دینایە. من قسەکەم لەسەرەوە نییە کە کەمکاریێتی، بەڵام ئەڵێم ئەم ڕەخنەی بێت تا ئەو سەری بەرین وەمە نیشتیمانی سارایە نەقدێکی تونگی بەرامبەر بە ئیسلامتیانە ئەمە لەگەڵ تاش هینم، بەڵام ئەو وەزیفەی من و تۆیە کە من ئەو لە وتارێک کە دەسی بۆ بەمەوەیە کە لە پاڵگەمە سیاسەکەیە خطابی ئەنتیسیمیتیزمەوەی کە دژایەتی جووە لا ئێمە مەشحونە کاکە هەموو مێژووی ئیسلام سێرکە زیدی جوولەکە بوون لە غەربە ئەم تاریخی هەیە. یەکەم جوولەکە لە غەربە لە دوای مەسیحەتەوە بەوە تاوانبارەکرێکە کە جوولەکەکان لە کوشتنی مەسیحا دەسینن شەریکن، ینی گروپی محکەمەی قودسی جاران یان ئۆشەلیمی کۆن بەدەست جوولەکەکانەوە و ئەو کاتە حاکمی ڕۆم لە قودسایە ئەوان بڕیارێن کە مەسیحا بێ بکوژرێت، تەنانە ئەوان بڕیان مەسیح بکوژرێ، بەڵام بارەباس بەرەوا بکرێ، بارەباس دزی هینە دزی قودسە. لێرەوە ئەم حەقتە بەوەی کە لە کوشتنی مەسیحا هەیە وەکو نەقدێکی تونگەمێنێتەوە کە ئێوە کوڕی خواتان کوشتۆکە مەسیحا. ئەمە لایەک لایەنێشتر لە سەدەکانی ناوەڕاستەیەکی لە ئەسقفە گەورەکان پاپە گەورەکانیان هی مەسیحی ئیتر یەک تەبلیغاتێکی تونگەکە کە مەکتوبە، ینی هەمووی تۆمار کراوە کە جوولەکە ڕێتوارێکی هەیە، تخۆسێکی تایبەتی هەیە کە مناڵ سەر بڕێ خوێنەکەی خواتە واکە ئیتر جوولەکە کرێ بەوە حەج لە غەربە. ئەمە مێژووی ئەنتی جوولەکە بوون لە غەربە، هەم مەسیح کوشتنی هەم ئەو پروپاگەندەی کە مەسیحەت ئەیکا لە سەدەکانی ناوەڕاستە. لای خۆمان کاکە دوور نییە، لای خۆمان پێغەمبەر لە مەکە چێتە مەدینە سێ قەبیلەی گەوری لێ بەری قوڕیزەی لێ نازەم کێکی چێ لێ ئەمانە قەتڵ ئامەکرێن هەمووی تێگەی ئیتر عزری بۆ دۆزرێت و یشانێ وڵا پشتان لە شەڕی حودا نەگرت، یشانەڵە شتێکی ترە، هەر هەموویان قەتڵ ئامەکەن مەبەسمێ. لێرەوە ئەم هینە هەیە، ئەم تەسەورە هەیە، جا پێغەمبەر ئەگەر جوولەکەی کوشت بێ بە هەر عزرێک بێ ئیترەوە مەسموحە، تێگەی ئیتر لەکوم دینکم وەلێ دین و نەقسی قۆڕە یەک کەس ناتوانێت بیکرێ. لە پاڵ ئەوەشە پاش ئەوەی کە دین ئەم تەسەورە بە مێژووی ئیسلام بە جوولەکە ئەیە و جوولەکە کەمایەتێکی گەوری ئەم منتیقانەیە هەمیشە ئیسولێرە بوون، یعنی ئاوە خراون تەقراغەوە لە سوچەکە ماونەتەوە و مامەڕیان پێکرا وەکو چۆنەڵی جزیە بە ئەوەی دەوڵەتی عوسمانیە شەرایان هێڵێتەوە و جزیان پێ لێسێنێت ئەمانەوەنە. بەڵام لە دوای لە پاش دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل تر بەعدە دینەکە نیتر تونگە بێتەوە، تێگەی چۆنە؟ یعنی تر تۆ زۆر عادی ئەتوانی بیکەی بە هینەی توانی بکەی بڵێ وەڵامانە چاوەکانی دەوڵەتی ئیسرائیل و هینەکەن. من مێژوویەکی تری پەرەلێل هاوتەری بە وەزعی جوولەکەکانێنمەوە کە بۆ ئێمە زۆر دوور نییە، یعنی ئینسانەکرێت ببینێت چۆن بوو. کاکە ئێمە هەمومان هەشتاکان گەنج بووین، من بیرم یەکەمێت بەلەکە تەقەدراوە لە مستەنسەری ئەو تاندەسی ئێرانی تایە زۆری نەبەروتیان کاکە ئەمە جەماعەتی تەبەعی کردویانە. تەبەعی چییە؟ تەبەعی هەموو کات لە عێراقا مێژووی عێراق خەڵکانێکی زۆرە بوون کە ئێرانی بوون، لە عێراقا ژیاون و دەفاتری نفوسیانە هین بووە، یعنی نووسراوە کاما کابرا ئێرانیە و لێرەژەژی و هاوڵاتیی عێراقە کە ئەمەیان کرد. ئیتر چیان کرد؟ خۆ لە جنوب بۆ بگرە تاوکو و کەرکووک و خانەقین و حدودی بەغا خۆ فەیلیان هێشت. تەرحیلی فەیلەکان چی بوو؟ تەرحیلی فەیلەکانەوە بوو ئەم عوزریان هێنا فەیلەکان هێنا بە پێیپەتی لە حدودی خانەقینەوە بەرەڵایان کردن. ئەم کۆچە بەدبەختیە جوولەکەکان کاکە لیکسیک ڕۆشتن، جوولەکان بە تارانەوە گۆزرانەوە لە بەغاوە، تێگەی ینی زۆر واژ نەبوو چۆنەوەی کە لە ڕۆژی فەرهودا ئەوەی کە لە ڕۆژی بۆ دەرکردنەکان نییە، وەکو دەرکردنی فەیلەکانی خۆمان نییە، فەیلەکانی خۆمانەوەوانێت تەبەعە بوون لە جنوبەوە کە هێنانێنە سەر حدود و بەرەڵایان کردن. ئەوە ئەگەر خەڵکانێکەیە بیجەڕێتەوە لێرە و لێوێ هەندێک یادەوری نووسراوەتە تێگەچی. مەبەست بەوەیەکە ئەمە عینەن پرۆسەیە کە کراوە. ئەوەی کە هەیە جوانە ئەوەی بۆ من بۆی مۆزوعەکە زۆر درێژ نەکەینەوە
بە بڕای من خەڵکی شاری سلێمانی لەم ڕۆمانەیە ئەبێ بە خۆتا بچیتەوە چەندێک تا ئێستا زدی جوولەکە بووی تا ئێستا ئەکرێ زدی مەسیحی بی ئەکرێ زدی ئەفغانی بی زدی نازانە بەغڵادیشی بی سوکایەتەکەی بە کوردی شەبەکی بەدبەخت گاڵتاکەی بە مناڵەوردکەی یەزیدی کە لە ڕێستورانەکانە ئەمانە هەمووی لە درێژماوەی خۆیان زروفی سیاسی بێتە پێشەوە ئەو چارەنووسیان ڕوبەڕۆکرێتەوە کوی کە بەرامە جوولەکەکراوە ئێستا پامێکی ئاشکرایە خۆ بازێک لە بەوانی پیانوتریە بانخوازەکانی مسلمانان باشکرا قسە بە یەزیدیەکانەڵێن جنێ ئەزانی وەسم شەلۆس بێ ئەم قبولمەکردنی جیاوازیە بە ئاستی هاوڵاتی بوون یعنی من پێم وایە سەکە من و تۆ لە وڵاتە هاوڵاتیم هاوڵاتی قانونی لێرە و لێوە نازیزمێ بەرەوکە پێگرێ بەڵام هێشتاش جان بە ئینسان دۆستەکەی ئەم مشتەماگم بەهێزە ئەگەر ڕاستیزمێک پەلامارێکی منیش بە مشتەما بەرامبەری ڕاوەستێتەوە تێگەی لەلایەکەوە مناڵێکی ڕەشی داماوە ئێت لۆتۆیەکە فرۆشە لە سویدا کابراایکی ڕاستیسی و لی تو ڕابێت لە بەرامبەرە هەچی خەڵکی سویدە پشتەکە بە نێت لەوە کڕێ تێگەی ئەو کەیسی مناڵی لەمە پێش بوو هەستەکەی دەکەس جنێوێ مناڵێکی ڕەژا بەڵام 600,000 کەس 1 ملیۆن خەڵک هاوشتی لە مناڵەکە کڕی و قازانجێکی زۆری کردو و پشتی ڕاستیزمیشکە ینی ئەم هێزە بەهێزە مجتەمەعی ئێمە لەوان نییە مجتەمەع ئێمە هیچ کاتی دیفاعی لە غەریبان نەکردو قسەی قۆڕە کورد غەریبی خۆشەوێ و چیە و چی خۆش نایە من بیرمێ پێکەوە ژیانەکە لەسەر ئەساسی زەلیلی ئەو کەسە بووە کە گوایە لەگەڵ یا ژیاون ینی بڵێن مەسیحیەوە بیگرە بە جوولەکەەوە بیگرە بە ئێزیدیەوە بیگرە ئێزیدی باسەکە ناڵێن داعش پەلاماری داوای لێ کردو چوو عینی کردو گوایە لەوە پێش بەر لەو ڕووداوانە کە ڕوویدا لە کاتی پەلامارەکەی ئەو ئاڵا ڕەشانەیە ئەمیرەکان نازانم میریانە چیانە لەسەر لە مقابلێکی تەلەڤیزیۆن خۆی خواردنمان دێکڕن نەبەروبوومان دێکڕن خەڵکەکانمان ناچارن بە شارەکانە ئەگەڕێنەوەوانە بۆی کەوا بڕۆن لە شوێنە کارگەریان دەستکەوێت لێش کە کارگەریەکەنەوەوانە دووبارە تەوهینیان پێکەن ئیهانەیان پێکەن خۆ هەر لە سەردەمی 2007 بوو پێم وابێ یا 2006 بوو 2007 بوو لە دووهۆکۆ بە چەندین سیارە خەڵک پەلاماریاندا لەشیان سووتان چوونە ناو بڵێن گەڕەک و ماڵەکانیانەوە تعدایان لێکردن ئەمە چێک وایە کوڕێکی ئێزیدی حەزی لە کچێکی موسڵمان کردووە ئەمە ئەم ڕووداوانە کە لە کوردستانە ڕوویداوانە هەمیشە یانی یا باسی هی نەکەن باسی مەسەلەی شتێکەیە لە مێژووی ئێمە بەکرد باز ناکرێت وشەی هین وشەی جینۆسایت کۆینکردنی جینۆسایت یعنی دروستکردنی وشەی جینۆسایت یەکەم جار لەسەر ئەساسی ئەو ڕووداوانە ڕوویداوەکە لە کوردستانە بەرامبەر بە ئەرمەنی و بەرامبەر بە ئاسووریەکانی بڵین باکووری عێراق کراوە کە وەختی لە کاتی هی نابوو لە کاتی سەرەتای دەوڵەتی عێراقا بووەمانە پەلامار دران چەند هەزار کەسیان لێکوژرا لەسەر ئەساسی ئەم ڕووداوانە ئەم وشەی جینۆسایدە هاتۆتە ناو فەرهەنگی ماف ناسی دنیاوە یعنی ئەمە حقیقەتێکە ئێمە ناتوانین لە مێژووی خۆمانە دووری خینەوە بەڵام باسەکەی من لەسەر ئەوە بوو بەرامبەر بەم پێکەوە نەژیانە بەرامبەر بەم دەرکردنی کەمایەتیە گەڕانەوە بۆ ژیرفانی کوردایەتی و ناسیۆنالیزمی کورد و ئەوانە عیلاج و چارەسەر نییە ئەزانم بڵێ خایم هەتاکو ڕۆژەکانی ئەخیری ژیانیشی خەو بەوا بینێ بگەڕێتەوە بۆ کوردستان و ئەو خەونەی ناباتە چاڵەوە هەری هێنێتەوە بۆ کوردستان هەر لە جادەکانی سلێمانی ئاخشە دوای 96 ساڵ ئازارم ئەم هینەکەی خوێنیتەوە بەڕاستی هەر بە تەنها ژیانی هینێک نییە تراجیدیایکی زۆر زۆر گەورەی خایم ئەو ارتیباتە بە ئەم شارەوە ئەم وڵاتەوە ئەم زەویەوە کە ئیبەستێتەوەوانە ارتیباتێکی ئینسانیە ئەمە ئەمە بە ناسیۆنالیزم نازانم سلێمانیمان خۆشێ بەس باسەکە لەسەرەوە نییە کوردایەتێک ئەل لەوێ گەورە بووین لەوێ پەروەردە بووین لە دار و دیوارەکانی ئەناسینەوە حەزمان ئەو لەگەڵ هەموو ئەو یادەوەریە مناڵێنی ئێمە تێکەڵ بووە ئەمە پێی ناوتێ ناسیۆنالیزم بەڵام ئەمە شتێکی زۆر ئینسانی جوانە بەڵام باز نەکردن لە مۆزوعەوە قسەکردن لە چەند جێگایە کە هەموو ئەو شتانی کە بەسەرمان هاتوو لە کوردستانە بەرەنجامی شۆڤێنیزمی عەرەبەکانە یا شۆڤینیزمی عەرەبە بە بڕای من دروست نییە خۆپاراستن لە ڕەخنەیەکی توند
لەو بەشە لە ئیسلام کە جوولەکە و غەیری جوولەکە ئەکا بە ئەوی تر و بێمافێکا و ئەمانە بە بڕای من دروست بە بڕای من هینا گەڕانەوەی خایم بۆ کوردستان و دانانی بەردێ لەسەر قەراقی شۆستەکەی جادەی ئێستەی کە بەرەو جوولەکانی کۆنە ڕوا ئەو پەڕیقمە ئینسانی هینەکەی چووکە سێرکە ئینسان لە پیربوونی هەمووش ئەگەڕێتە بۆ زێدی خۆی وینە و زۆر تعبیرێکی طبیعیشە لێرە قسەیەکی سویدی هەیە لەوانەیە کە خەڵکی گۆتلاند من زیرێکی گەورەیەکە کەوتە بەشی خۆراڵاتی وڵاتەوە کە پیرە بن لە شەراسەری سویدا لە هەر شوێنەکە ژیان من ئەگەڕێنەوە بۆ پیربوونی خۆیان لە گۆتلاندا ژیان بەسەر بن حقێکی زۆر طبیعی ئینسانیە تەنانە من جارێکیان کۆن لەسەریشە لە ڕێفقە چەپە متەطەڕیفەکانی خۆمان لەسەر گۆرانەکەی معین کاگەڕێتە بۆ ئەسفەهان و ئەڵێ حەزەکەم کۆتری سەرگومەزەکانی ئەسفەهان بینم ئەوە ناسوی نەز بکرێ با بنەسنێ کابرا 30 ساڵە 40 ساڵە ئەسفەهانی نەبینی و حەزەکە بڕاتەوە سەری لێ نازانم چه هینەکە چ نەکبەتیەکە ئەگەر تۆ خەوی چوا بۆ نێتەدی بەرحاڵ بە بڕای منیش پێم وایە کە شتێکی تریش هاتووە بە بڕای من خانەقای میرزا وەکو باسێکن کە من هێشتا نەمبینیوە خانەقای میرزا تەفاسیلێکی زیاتری تایە ڕۆمانی چێ هەرهینی میرانە خانەقای میرزا دەمێک نییە هین کراوە خانەی میرزا خانەقای میرزا بەشێکیشی لەسەر دۆکۆمنتێکی زۆری جەلالی میرزاکەریم نووسراوە کاکرێن فاکتی زۆرتری تابێ من نەمبینیوە دیفاع ناکەم لە میران بەس بە بڕای من چۆنە تۆ کاڵی دیفاع ناکەم لە میران وەکو وایە من هێرشی بکەمە سەر میرانم نەمەکە بە دوژمن خۆ من نەمان نییە زانی چۆنە ئەوە برادێکی چاوڕێکی لێرا کۆمنتێکی نووسێم پێم خۆشە بیخەمە سەر شاشەکە و باسی کەمەدانی چۆناڵەیەوە باسەکەکەن بە سیاسی بە بڕای من زۆر بەلای سیاستدا دەیبن و ڕۆمان و وێژەی ئەرچی تری لە ئەستۆی و لایەنەکانی تری ڕۆمانەکە گرنگە کە زووی کوردستان جیاوازە و بەشێک بوون لە کۆمەلگای کوردی زۆر بەشیان ڕەچەڵەکیان کووردە و ئاینیان جووە بەڕێزان باشەقینا من خوبن لەگەڵ ئەمەیان ئەمە باسەکە نییە باسەکە لەسەرەوەیە کە تۆ ڕۆمانێکی دیاری کراوە نووسی لەم ڕۆمانەیە کە باسێکی ئەم مۆزوعاکەی تەقدیری پێویستە کردنەوەی ئەم باسە پێویستە بەڵام لەکردنەوەی ئەم باسەیە قسەکردن لەسەر تەفاسیلەکانی ئەم ڕۆمانە ممکنە دەواازەیەکە بۆ بکاتەوە بۆیکەوە ڕخنەیەکی تونتر کە لە ناو کۆمەلگای ئێمە پێویستە لەو دیاردانە بژیرە باس بکرێ باسەکە لەسەرەوە نییە ئێمە ئەم ڕۆمانە بەری نەژێر پرسیا بڵێن خۆزگە نووسیا یاخود ئەمە ڕۆمانێکی باکسەوە پێچەوانەکەی ڕاستە ئەمان بەشێ زۆر لە ڕۆمانەکان دەرەچێوەمانە ئەسڵەن هیچ نە جەدە لە خۆڵقێنێ نە هیچە خۆڵقێنێ ئەوانە بەرحاڵ هاوڕانێکە لێرە کۆمنتی درێژە نووسەر ئەم هاوڕێ مەم ئالانیە کۆمنتێکی کەی نووسێ بابی خەمە سەر شاشەکە پیان خۆشەوە ئەیانێ بەشدار بن لە ڕێگەی ڤیددیۆ با فەرمونون دەستخۆشی زۆرم بۆ هاوڕێ ڕۆمانوسم کاکمیران و سپاس بۆ یۆش کە بابەتێکی وا دەکەن بە ڕۆژەب من خۆم تازە ڕۆمانێکم کەوتوتە بەردەستی خوێنەر و حەزم دەکەرەوە بڵێم کە بابەتی ڕۆمان مەرجنیە وەک ژیانی ڕۆژانە و بێ ڕاستی مێژووی وڵاتەکەی وەک مێژوو باس بکات ڕۆمانە ڕاستە بەشێکە لە ڕیالیستی ژیان بەڵام نووسینەوەی مێژوو نیە ڕێزی زۆرم ئەکی دوایە ئەمە بەو ئەندازێ باسەکە لەسەر محاسەبەکردنی نییە بەڵام قەزیەکەم لە تێکەڵکردنی ڕووداوە مێژوویەکانە جەنبەیەکی هەر ئەوەی هەبوو ئەو ڕوونکردنەوەی ئەوەی هەبوو کە ڕەگوڕیشەکانی ئەم بە ئەویکردنی جوولەکەکان لە شۆوە هاتووە چۆنچۆنی ئەم باسانە بەستنەوەی بە شۆڤێنیزمی عەرەبەوە بە تەنها هینە کورتێنانە لە دەستخستنە سەر ئەم برینە ڕاستە من و بەکرەزانی یەشە لەو چێشانەی قسەی کوردێکی کورد بە بەڕێزە ئەزین چۆنەوە کە جوولەکە کوردن و بە ئاینزان بە بڕای من کەس ئینتیمای لەوان نەسەندێتەوە کوردن بەڵام ئەمە مامەڵی ئەوەی کە میران کردوێتی پیشانیە کە مجتەمەعی کوردی زۆر قەسی بۆ بەرامبەر ئەو کەسانێک کە ئاینی جویان هەبووە ئیتر کوردبوونیان نایەن پارێزێ بە بڕای من منیش پێم وایە لە پۆلۆنیا جوولەکەکان لە پۆلۆنیا جوولەکان پۆلۆنین بەڵام کە یێتە سەرەوەی کە ئەیان کە نەگێت و نازیزدەکان لێوەیان بن بۆ ئاوشویس یەکێ لەو سکانداڵە گەورانەی کە مجتەمەعی پۆلۆنی بەدەستیەوە ناڵێنێ ئەو مامەڵەیە کە با جوولەکەکانی خۆیان کە سەراسەری ئەوروپا ئەوەی کە ئەمەی کە بۆ من زۆر جوانە ئێمە
مامەڵەی جوولەکەی سەراسەری دنیا ئەبینین کە لە وڵاتەکانە کاکە جوولەکە لە سوڤێت ئەزان چیلیەکەن ئێمە ژنامان کردووە ئەوەی کە میران کردوێتی من ئاوە دەستی بۆ ڕێزی بۆ ڕاگرمەوەیە کە کوردبوونی جوولەکە ڕزگاری نەکردن لە هەڵاوەردن، ڕزگاری نەکردن لە تەحقیر، ڕزگاری نەکردن لە سوکایەتی، ڕزگاری نەکردن لە هیچ شتێک و ئەمە هی ئەوەیە سەری ڕێزی بۆ دانەوەی جا بەسێ لە باسەکە ئێمە بەلای سێسە تا ڕۆیمانە بژەڕ لە ڕوونکردنەوەی هەندێک جانبی هینی تر بۆ جینا خۆی چۆن باسیەکە چۆن نەجێڕێتەوە و بەشێک بەهۆی ئەوە من خۆم میطلاعاتی زۆرترم بۆ پیابوو لەسەر ڕووداوەکان لە کاتشی بخوێنیت آخر ئەزانشی فەزیحەتێکی گەورەیە مەسەلەن باشە لەوانەیە بەهۆی ڕقابەوە بوو بێ مەسەلەن حسێن عارف لە ڕۆمانی شارە ئەسڵەن بە نوکە دەرزیەکی یەک نوکە قەڵەمی لەسەر وجودی جوولەکە لەو شاریان نەنووسی و نیان نووسیوێتی من بیرم چۆتەوە نایتای نییە ئەسڵەن تای نییە ئەسڵەن تای نییە یعنی تای نییە هیچیان تای نییە بە بڕای من ئەمە ژانی گەلتایەتی وەڵای دەمێکە خوێندووە تو بیرم نایە باشە ناکە بەڵام باشە لە شعری گۆرانە لە کوێ شعری گۆرانە باسی جوولەکە هاتووە هەر ئەم ڕۆمانە خۆی لە شوێنێکە زۆر بە دقیقی باسیەوە کاڵێ ئەو ڕۆژەی کە پەلاماری جوولەکەکان درا ئەوی نەکرا بۆ ئێوارەکەی بۆ ڕۆژی داهاتووی بۆ ڕۆژنامەی ژین کە بڵاو بۆتەوە شعرێکی گۆرانی تیا بۆ بە سروشتا هەڵیداوە باسی سروشتی کوردستان و ئەوانەی کردو ئەو نەقدەی بڵێ نەقدەکەکەم دوایە باشە قەینا ئەو ڕۆژە دوای ئەوە قەینات مانگێک دوای ئەوە گۆران هیچی لەسەر وتووە مەسەر ئەم هەموو ڕۆشن بیرا ئەم هەموو ڕۆمان نووسە ئەم هەموو چیرۆک نووسە ئەم خەڵکانەی کە ڕۆژنامە نووس بوون لەم شارەیە شتێکیان لەم بابەتەوە وتووە پێ دەڵێم ئەنتیسیمیتیزم دزایەتی جوو ئەو هێزانەی کە لە کوردستان ئەوەی کە تۆ وتت وەکو نەقد لە بەرامبەر میرانە داننا ئەو مەم کوڕە ئالانی کەوتی ئێوە باسی سیاسە زۆرەکەن ئەوەی کە ڕۆمانەکەیە تۆ ئۆزێغایی بە ئەم نەقدە هێندەی سەرنێزەکەی لەباری سیاسی و لە ڕۆمانە ئەدەبیەکە ئەچێتە سەر تەرەفە شۆفریستە عەرەبیەکان ناچێتە سەر حیزبی هیوا ناچێتە سەر هێزەکانی کوردی کە بەشە شەریکن لە هەنایە ناوە بەردێگەوە شوێنێ ئەوەی کە لێات و باسەکەی چکە من ئێستا تەفاسیلی کورتیم نییە من ئەوەی کامێ بەلام و مهمە ئەوەیە کە هێزە ئەکتەرە نێونەتەوایەکان دیارن لە دپۆرتی جوولەکەکانە بەڵام ئەکتەری مەحەلی کە خۆی کوردە و پێی قوربانیە و هەمیشە پێی وا بۆ عالەمیایەتی بەسەریا لە پاڵی ئەکەمایەتێکی 100,000 50,000 چەند هەزاری لە شارەکەی خۆیان هەیە یەک زەڕا ئەگەر فرسەتێکی تری بۆ هەڵبکەوتایە مەسەلەن جوولەکەکان شتێکی قۆڕیان کردایە مەسەلەن حیمایە کەسێکیان برینار کردایە قەتڵعامێکی زۆر لەوانەی لە شوێنەکانی ترابینمانە ڕوویە و ئەمانەش هەمیشە لەسەر ژیاون لەسەر جزیە و مژێ و پاریان ژیاون ینی بەدبەختانە نییە هەمیشە بۆی خۆیان ینی تەمین و سەلامەتی خۆیان کڕیوە تێگەی من دیارە لەم ڕۆمانەیە هەندێک لایانی ترم بەدی کرد کە هەندێک جار ڕەخنەی تایە لەوەی کە مەسەلەن باسی گۆرانەکە لەگەڵ ڕەفیق چالاکە لەگەڵ تۆفیق وابیە کە گوایەمان چوون بۆ ڕادیۆیەکە لە یافایە و ئەم ڕادیۆیە تەعاونی لەگەڵ نازەکانە هەبوو خۆی ئەو حەدەسە ئەنی نازانم چۆنی بسەنێت ئەکری ئینسان ڕووداوی ئاوا بەم جۆرە تەوزیف کات چکەم ڕادیۆیە سەر بە ئینگلیزەکان بووە و لەوێ دانراوە لە یافا بە ناوی بەشی کوردی ڕادیۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوەشی ئەو سیانەشی کە لەوێ بوونێکیان ڕەمزی قەزاز بووە لەگەڵ عەبدوڵڵا گۆرانە لەگەڵ بڵێن ڕەفیق چالاکە ئەم ڕادیۆی ئینگلیزەکان بۆ دعای حربی ئینگلیزەکان لە بەرامبەر هتلەر و ئەوانەیە یعنی ئەوەی کە ئەمە بە بەشێک لە بڵێن نازیزم و بڵین بەشێک لە دیعاەکردن بۆ نازیزم بزانی بە بڕای من زۆر جێی نابێتەوە لێرەیە من فاکتم نەگەڕاوم بەشن فاکتا من پێم وتی من گەڕاوم بە شوێناوەی کە بەرچاوی من کەوتووە ئاوایە من نازانم شاید من هەڵەبم بەڵام من ئەوەی بزانم تۆفیق وابیان ئەسڵن لەگەڵا نەبووە ئەوەی لەگەڵا نابووە ڕەمزی قەزاز بووە کە لەگەڵ عەبدوڵڵا گۆران و ڕەفیق چالاکا بوون و ئەو ڕادیۆیەش ڕادیۆیەکی کوردی بووە بۆ ئینگلیزەکان لە یافادایان ناوە یافا بەدەست
ئینگلیزەوە بۆ چۆن ئەکرێت لە یافایە تۆ ڕادیۆیەک دابنێ دیعاە بۆ نازیەکان بکە دیارە ئەگەر ئەمین حوسەینی بۆ ئەوێ لەوانەیە بکێ بکرێتە چوارچێوەی گومانێکەوە یاخود دەگەر ناڕزایەکیان دەربڕی بێ لە بەرامبەر قەتڵ و عامی مەسەلەن فەڵەستینەکان ئەچکە خۆ فەڵەستینەکان بەدەستی عەساباتە یەهودیەکان لە 36ەوە قەتڵ و عامەکران خۆ چاوەڕی نازیزم نەبوون ینی زایۆنیزم بۆ خۆی بەشێکە لە نازیزم بە دیوێکی ترا بە بڕوای من وایە بینم ینی ئەم ڕۆمانش دیارە زۆر دیوارێکی زۆر قایم و پۆڵایی لە بینی ئەو ئاعتیراز و ناڕەزاییە لە بەرامبەر ستەم لە جوولەکەکانە لەگەڵ زایۆنیزمە ئین کردووە لە چەند شوێ ناباسی ئەوەکە کە زایۆنیزم چێوە تا قایم هەر ئومێدی هەیە کە بگەڕێتەوە سالار کە کەسێکە کەسایەتیەکی چەپە و بڵێن یەکێکە لە نەوەکانی باوکی هینچکە خوشکەزایی خایمە سالار کە ئاخەشت لە ئەوروپا و لە هۆڵندایەوە چەندی ساڵ ئێ بچێ بۆ ئیسرائیل ناچێ ئەخیرەن خایم دێ بۆ هۆڵندا بۆ لای سالارکە و کەسایەتیی چەپە و بەشێک بۆ لە کۆمەڵەوە تا مەسەن کەسایەتی لەگەڵ تێکەڵ بۆ لەگەڵ جەمالی عەلی باپیرا بۆ نمونە جەمال عەلی کە پێکەوە دوو گۆڵیان کردووەمانە مەجموعی ئەحداسی لەم بابەتانێکە یعنی هەستەکەی کە ویستوێتی میران جیاوازێکی زۆر گەورە لە بینی ئەمەیاندا بنێ من کە لە دژی ئانتیساماتیزمم لە دژی زایۆنیزمیشم هەمان کات و ئەوانە ئەوان بەر حاڵم ئینانێتە هەنێک کۆمنت هاتووە نێک لە هاوڕیان کۆمنتیان نووسیوە بەکرد پێکەوە سەیری کەین من نازانم با قسەی تۆم نەبڕی بێ شتێک ویستت بیڵی بڵم بە بڕای من سێرکە ئەوەی کەوتمان وتپان من ئەمەوێ بیڵم ئەمە بە تونگیڵێمەوە لێرە خەڵکی سلێمانی بە شوناسی سلێمانی بوونی شوناسی کورد بوونی تا ئەمڕۆژ ڕێگە بە هیچ گروپ و کەمایەتێکی تر نایە جێ نابێتەوە وجا ئەمە هەرەوە نییە کە بەدەم بێت چکە لەباری پراکتیکەوە تەجروبەی لەکەوێتەوە تەجروبە لێکەوتنەوە ئەو مامەڵە نائینسانیانەیە کە بەرامبەر جوو کراوە پێم وایە ئەگەر مەسیحەکانی خۆمان دەمکەنەوە هین لەوە هین کەمتر ناڵێن گەورە بیرمەندی عەرەبی زۆر معجیبون بەهێتر و دژبەجوو وەک عەبدوڕەحمان بەدەوی دەست و دەم تا خۆش بێ بە بڕای من ئەگەر ناوەکان ڕیسکەین ماوەی لە عێراقا ئەگەر تەماشای بەس تەماشای ویکیپیدیا بکەن تەماشایکی ویکیپیدیا و تاریخی 30 بۆ 45 عێراقی و سیاسەکانە بە شەرەف ئەو سەبعایە سمێڵێکی ئاوایە بەشی زۆری کەسایەتیەکانەوە یونس سەبعاوید مەبەستەوەی کە بەشێک لە انقلابەکەی هین انقلابەکەی ڕەشید عالی گەیلانی دقیقاً وایە ئەوە ڕوتێکی زۆر باڵا دەست بوون بەڕاستی ئەخر بەعز بۆ خۆی نەک لە ڕووی دیعای سیاسیوانە ئێستا خەڵگەن لە کوردستانە پێیان خۆشە بۆتی لەم شەڕێ لەگەڵ ئەمریکا بیبات و دەلیلەکەی کە لە ئەمریکا بێزارن بەڵام بەعز ئەساسەن ئایدۆلۆژیاکەی نازیە ئایدۆلۆژیای بەعز ئایدۆلۆژیشی نازیستیەوە ئایدۆلۆژیای بەشی زۆری ناسیۆنالیزمی عەرەب ئایدۆلۆژیایەکە کە نزیکە لە نازیزمەوە ئەو دەرکردن و ئەوی ترکردنی خەڵک و بەشەکانی تریغەی عەرەب لە عێراق و لە ناوچەکەیە هەر ئەو نازیزمەیەکە باسەکرێت دقیقاً وایە لە هەموو سەردەمەکان ئەوەی دەسەڵاتی هەبێ غەداری خۆی سەلماندووە بەرحاڵ وایە بەڵامی تر لە هەموو سەردەمەکانیشە لە بەرامبەر غەدار و دەسەڵاتدارە ناڕزایی هەیە کۆمنتێکی تر هاتووە هیچ جوویەک ڕەچەڵەشی کورد نییە چونکە جوو هەم ئاینە و هەم نەتەوەیە هەر یەکێک دایکی جوو نەبێت نابێتە جوو ئەمە چی ژنێکی کوردی هاسەی دروست کردووە تەمان ئەمە یەکێک لە شتەکانی کە باسەکرێت لەسەر دیانەتی جوو نازانم تۆ شارەزای ئەمە هەیەیانە ئەڵێن دیانەتی جوو دیانەتێکی تەفشیری نییە طبعا ئەم شتە باوەڕ پێکراوە بە بڕای من دیانەتی جوو لە نەتیجەی زەخت و فشارێکی زۆرەوە کە بخراوەتە سەری لە دیانەتێکی تەفشیریەوە دەرچووە لە دیانەتێکی بەسەرم داخراوە دەرچووە تەفشیرەوە دەرچوو بۆ بەدا دیانەتێکی داخراو یعنی ئەوەی کە مەسەلەن کەسێک دایکی جوو نەبێ نابێ بە جوو وەکو شتێک وەکو مسلمێک وە ژیرەوە ئەم کتێبەوە ناڵێ نازانم بینیتە حەمەجان هین سەلیم ئەبێ بە جوولەکە بۆ ئەویکەوا کچەکە بێنێ بڵێن خوشتی ژنەکەی خایم بێنێ ئەبێ بە جوولەکە یعنی لێرەیە من گەکسەر سوالێکم بۆ دروست بوونتم باسی چییە کە ناڵێن جوولەکە دیانەتێکی تەفشیرینەکەوا بێ خەڵکیی غیرە جوولەکەش دەتوانێت بچێتەوە طبعا ئەوەی حقیقەتە ئەمەیە حقیقەت تاریخەکە ئەمەیە ئەژینا ئەگەر جوولەکە مەسەلەن لە خۆر هەواتی ناوەڕاستاهین بوو یەهودی فالاشە بۆ ڕەش پێستن مەسەلەن جوولەکە بۆ لە ئەفریقیا هەیە نیە
آخر چۆنەکرێ مەسەن خەڵک دایکی ئەگەر ڕەشپێز نەبێت چۆن ڕەشپێز دەرەچێت وەگەر دایکی جوولەکە نەبێ ناوێ بە جوولەکە چۆن ئەم هەموو خەڵکە لە ئەسیوب یابوون بە جوولەکە بە بڕای من بە جۆرێک هینە و بەرحاڵ ئەسڵەن نەتەوە دینەکان پێش نەتەوە کەوتنیانی وەختی کە جوولەکە هەبوو مسلمان هەبووە نەکورد هەبوو نە عەرەب هەبووە ئەمانە هەموو پێکاتەیەکی مۆدێرنی ئەم سەردەمەن شتێک نەبووە 300 ساڵە مۆبێر ناوی کورد بێ و هەتا ناوی عەرەبیش بێ خەڵک وتێتی ئومەی ئیسلام و ئومەی ئەوە ئومەی ئەوە ئومە عەرەبیات مستەڵەحێکی تازەیەوە هەروانەتەوەی کوردیش بەرحاڵ ئەڵێ کاک شەمان ڕۆمانی پاکیزەکانی بیابان بەراوردێکە لە نێوان ئەنفال و هۆلۆکەستی جوولەکە دەست خۆش پاکیزەکانی بیابان نەمبیستم ڕۆمانەشێ نووسیوێتی بەرحاڵ باسەکە لەسەرەوە نییە کە قسە لەسەر هۆلۆکۆستی جوولەکە نەکراوە بەراورد لە نەکراوە قسە لەسەرەوەیە مەسەلەن بۆچی مەسەلەن باسکردن لە دەرکردنی فەیلیەکان ڕابت نەکراوەتەوە نەوتراوە جا ئەمە شەر دەرکردنی یەهودیەکانەکە وەختی خۆی کرا کەس باسی ئەوەی نەکردو کەس ئەو لاپەڕی هەڵ نەداوەتەوە بەداخەوە ینی قسەکە زۆرتر لەم ئاراستەیە بۆ ژنا لەوانەیە لەسەر هۆلۆکۆست و ئەوانەشت بە کوردی نووسرابێ کە عەبدولقادر بەڵێ ئەگەر نەماوە کۆمنت ماوە کۆمنتێکی تریش هەیە لێرە لە ڕۆمانەکە کریستیانەکانم بە باشی نیشانداوم بەشێکن لە گۆڵمەن کوردستان دەستەکانت خۆش بێ نازم حکمت شاعری گەورەی تورک باسی کوشتاری ئەرمەنیەکانی نەکردووە هەروەکو چۆن مامۆستا گۆران باسی مامەڵەی جوەکانی نەکردووە دقیقەن وایە ئەمانەش هەر بۆ خۆی نیشانەیەکە لە کاریگەریەکانی ناسیۆنالیزم و ئەو ناسیۆنالیزمی جا مشکلە ئەوەیە خەڵک ناسیۆنالیزم و دین بەرامبەر بە یەکادانێ بە بڕای من مامۆستا سیروان دەستەکانە خۆشە بۆ کۆمنتەکەت من وازانم دین یەکێکە لە هەوێنەکانی نەتەوەگەرایی بە تایبەتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هیچ نەتەوەگەراییەک نییە دینی تیانە بێت تا نەتەوەگەرایی بڵێن ئێرانیش بە جۆرە لە جۆرەکان شیعەگەرایی تێکەڵ بووە هەنی ئەو نییە ناکرێن نەتەوەگەرایی تەبێت لە ناوچی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەداخەوە بە دوور لە ئاینگەرایی کە ئەمەی تر ئەگەر بمانەوە ڕەخنە لە ئاینگەراکان بگرینەوەوانە ناتوانین نەتەوەگەراکان اینکەچکە لەوێ خۆیان مەڵاز داوە هەر وجودیان هەیە یەک بێنینەوە بۆی نەکەوینە بەراوردکردنێکی تۆزە ناخۆشەوە نازم هەکۆت باسی ئەرمەنەکانی نەکردو کرێت لە زۆر جاریش باسی کوردی نەکردو باسی کوردی نەکردو زایمە بسم چۆنا تەمەن و تۆ جەراب ئەیجێڕێنەوە لە باسی نەکردو حەزمان نەکرد باسی کردایە تێگەی بەسم چۆنا ینی چاوەڕوانیمان هەیە لەوەی کە کەسانەکە ناوی گەورە بوون قەڵەمدار بوون ئەو لەسەر مۆزوعانە قسە بکەن کاکە شێرکۆی بە کەس نییە خۆ بەردێ لە شوێنێکە کۆتایەتە خوارەوە لە دەوبەری لەسەر مەسەلەی و لەسەر دەور و بەرۆمانە دەنگیا بوو ئەنێ ئەو چاوەڕوانم هەبوو لە شێرکۆ من هەشتی ماز بوو شێرکۆتانی سەعاتنی شێعری بۆ ژنانەوەت تێگەی مەبەسی منەوەیە کە چاوەڕوانیم هەیە کە ئەنتەلەجیسایەکی کوردی هەبووە لە نزیکەوە بوون خەڵکی شارەکە بوون کاکە خەماقولێت تۆ لە سلێمانی پەنجەکانە لە چلەکانە بژیت خۆ سلێمانی پەنجەکان چەند بووە جوولەکان بووە سامونکەران بووە یەکێک لە گەڕەکە شەڕەکەی سلێمانی بووە ینی مەبەستە ئەخە چاوەڕانی ئەوم هەیە کە پیرەمێد گۆڤار ڕۆژنامێکی گەورەی بەدەستەوە شتێکی تیا باسکە ئێستا من ئەگەر میران نەی هەژانێ نەمەزانی بڕواکە من ئەگەر ڕۆمانی نیشتمانی سارام نەبێنە نەمەزانی ئەو مێژەوە بووە مەبەستم لە منطقەوەیە کە چاوەڕانیم هەیە و چاوەڕانەکەمەوەی ئازانی چی فەرقی هەیە من لە سوچێکەدا ئەژم قسەیە بکەم زۆر مهم نیە بەڵام نووسەرێکی گەورە یان کەسێک کەمایەتی ئین ناوی هەیەی بچووکی هەیە کاریگەری وەکو هیندانێ باسەکەش لەوە کەمکردنەوە نییە لە ئاستی ئەم نووسەرانە مەسەلەن کە دیاردێکی دیاریکراو لە غەربا ڕەخنە ئەکرێت ئەچن بە دوای نووسەر بە نووسەرە ئەگەڕێن و ئەوانە جاری وایە وایان دروست دەکەن من ئێدوارد سەعید بە زۆری زۆرداری شەرگەرایی یاخود ئیستیشراقی کردووە بە کوڵچی مارکسەوە هەر پێشەوە نانووسێ بە زۆری زۆرداریشتی بۆ دروست کردووەوانە مەبەستم کە دیاردێکی دیاریکراو هەیە ئەچن بە شوێن بە سۆراغی هەموو ڕۆشنبیران و نووسەران و شاعیرانە باسیەکەن باسەکە لە کەمکردنەوە نییە لە ئاستی ئەم نووسەرانە لەوەی کە مەسەلەن لەلایەنەکانی ترا شعرەکانیان بەرزنە لە خوێنینەوەوان یا مەسەن گۆرانمان بۆ بکێتە ژێر پرسیارەوە بەڵام قسە لەسەر هەیمەنەی ئەم ئایدیایەیە کە ڕێگە نادە تەنانەت گۆرانێکی هەستیاریش لە بابەت ئەمەوە شتێک بڵێەوەوانە ئەمە باسەکەی نەگەوەی کە گۆران کاریی خراپی کردووە شەکانمان بە ئەین تەفسیر نەکرێت من شتێگەم لە نەکەی تۆرە ئەو چاوەڕوانەیە کە تۆ باسەکەی بکرد
آخر ئەوە خەلە لە سابقە لە ئێزیدی و کاکەی وەکجوو هەموو تەفشیرینین بەرحاڵ بە ئەوە بمێنە بۆ کاتێکی تر مامەسا مەحموود دیانەتی جوورە بڕێ من دیانەتێکی تەفشیریە بەگەر لە تەفشیری دەرچوبێەوە بە دیانەتێکی داخراوە ئەوانە حکمی ڕۆژگارە ئەوە نییە شتێک بێ خۆیان لە ئەساسی ئینەکەوەتیانە نەبوو بێ دەزانم لە عادی قەدیمی شاوان ناڵێتەوەوانە بەڵام تاریخی لە ڕابردووەمان پێ ناڵێ دیانەتی جوولەکە بڵاو بۆ تۆ بە دنیاە بە زۆر شوێنە بڵاو بۆ تۆ کە نابوو لێ بێ بەرحاڵ بەکرد باسەکە پێم وابێ ئەوەندەی کە بۆمان بکرێ حەقی خۆیمان لە بەرنامەیەشی ئاوا کورتا پێدا من ئەڵێم ئەم باسە ئەتوانێ باسی درێژتری بەدوایە بە قسەی زۆرتری لەسەر بکرێتەوە ئەمانە ڕۆمانێکی زۆر خۆشە بەڕاستی ئینسان کە دەستیاتی حەزەکە بیخوێنێتەوە تا دەخیر تەواوی کە من پێشنیارم هەیە بۆ ئەوانەی کە دۆستدار و ئارەزومەندی خوێندنەوەی ڕۆمانەکەی کاگمیران ئەبراهام بخوێنەوە و من حتمما بە شوێن ڕۆمانەکەی دوای ئەوە شاگەڕێم ئەوەی کە ئەڵی خانەقای میرزا حتمما بە شوێنی ئاگەڕێمەوە ئەویژە خوێنمەوە ئەگەر شتێکی ترت ماوە بە آخر قسەی تۆ بێ ئەگەر شتێک ماوە باسی کەینەوە من زین چۆنا بەعزە شتێ جەدەل دروستەکە ئەوەی کە من و تۆ لێرە دانیشین باسی ماکەنی و بەڵگەی هێز و قووەتیم ڕۆمانەیە لە هەمووشی مهمترەوەیە کە دەست بۆ مۆزوعێکە بازین چۆنا ئێمە ئەوکو کورد ئەمەگە خۆمان پێ قوربانیە وەختی خۆ یەکشتی خۆشتان بۆ بژەرمەوە ئەمە پێشەوەی کۆتایی پێبێنم من شتێکم نووسی بوو لەسەر نێت مەجموعەیە پێیا بوو بوون کۆمەڵی گروپی ڕقیبیان پێ من زۆر عاشقی خەباتی زدی ڕاستیزم و ناسیزم چونکە ئێستاکە مجتەمەعی ئێمە مجتەمەعی پڕ لەم شتانە و تا ئێستا دەستی بۆ نەبراوە تێگەی یعنی دەستی بۆ نەبراوە ئەوەی کە تۆ لێرە ناتوانین بڵێ کابرا ڕەشە ناتوانین بڵێ ڕەشە ئەی بە کابرا ڕێسپیە ینی نەوعی لە کەلیماتەکانیش بە جۆرە ڕێکخراون تۆ کە بەتەنە ناتوانانی وانایان بەری بەڵگەی مجتەماعەکە لە بەرامبەر ڕاسیزم و مێژوویی کۆلۆنیالیزمە کولتوریشتە دروستەکە لێ ڕوانێ ڕەخنەی هەیە بەرامبەری لای ئێمە وان نییە لە مجتەماعی ئێمە ئەو کۆمەلگای پڕ لە هەڵاوەردن و نایەکسانیوانە و کاردانەوەی بەرامبەر نییە ئەم ڕۆمانە ئەو ئەمان خاتە سەر و ئاستەی کە هیچ دەبێ بە چاویشترە و سەیرێکی بەو کەمایەتیانی دەوروبەری خۆماکە من پۆ لێرە زدی ڕاسیزم بجەنگێم کە پیوایە بە مناڵێ سەر ڕەش بەڵام لە پاڵ خۆمە مەسیحی سوکایەتی سلێمانی گاڵتە بە هەولێری بکەمە ئەمە چەندی دقیقە باسی تورکمان و کورد و عەرەبوانە بخەرە ئەو لاوە خەڵکی سلێمانی خەڵکی دەرەوەی شاریش قبوڵ ناکە ناونوا وەشکاڵ نوکتیان هەیە لەسەر خەڵکی لادی لەسەر هەورانی نوکتە هیچ نییە سێکە نوکتە هیچ نییە جگە لە حدود جاکردنەوە ینی لە ڕێ نوکتەوە حدودەکانی گروپی خۆ تونگەکەیتەوە و بە بڕای من هەموو ئەو ئێمە و ئەوێک من و ئێمە و ئەوان پێویستی بێ حدودەکان تون کرێتەوە بەڵام زۆر جار ئەم ئێمە ئەوانە حدودێکی ئەومە بەسیتە توانێت تێکی پشکێنی من کابرایەکی پیرەمێر دژی ڕاستیستەیە لە سویدا قسێکی زۆر جوانێمە کۆتایی و تارەکە بۆ دەست پێ بکەم بێ پەسەند چێ خەڵکی یوتیوبەریە ئەڵێ ئەوەی خەڵکی یوتیوبەریە کە لە یوتیوبەری لەدایک بووە هەناسێکی بۆ هەڵە کێشێ و یان لە هەر سوچیشتری دنیاە تۆ کە یەک بەش یەکەمیڵێ لە یوتیوبەری لە یوتیوبەری لەدایک بوو ینی من و تۆ کاتە دەرەوە بەڵام دوایەڵێ نا یان لە هەر سوچیشتری دنیاە این تۆ لە هەر سوچیشتری دنیاە لەدایک بوویت و هاتووی دەم شارە و خەڵکیم شاری ئەمە مستحیلە لە سلێمانیا لای خەڵکی شارە حیاتەکە قبول بکرێ کە بڵێم تۆ کە خەڵکی شوێنێکی تری خەڵکی سلێمانیت وانە چکە ئێمە لا دیمان پێ قبول نییە ئێمە هەورامیمان پێ قبول نییە ئێمە نازانم جوولەکەمان بەو شێوەیە مامەڵە کردەوە ئێمە شەبەشی بەدبەخت کە کوڕی بەدبەختی نازانم چێن یەزیدەکانمانە هەر وەکو کارەکەر و وەکو شتێکی ترکە لە تەبقەیەکی خواردترەوە مامەڵیان پێەکەی تویتر هەر حالیان کەلیمەی عەرەب بەوەی کە شوقا کرد خەریکە وەکو هینی لێ وڵا عەرەب بە شوقە بۆ عەرەب دروستەکەین و عەرەبێکەوە یکا کە پارەی هەوەی کرد توش بڕووی کرد بەرحاڵ ئەم شوناسی قبولکردنەی هەمە ڕەنگی ئەوەی کە ئێمە هەمومانە کرێ خەڵکی ئەم شوێنە بین و هەموو کەسێکە لێرایە کەسێک غەریب نییە حرمەتی ئینسانی خۆتەیە خۆ ناشکری نەبێت دەوڵەتیش نی بڵێن جنسیەمان نابێت کە خەڵک لە ئینتیمایی جنسی تۆ بەهرەمەند بێوەکو ئێمە من بە هەموو فشارێکی سەرڕەش بوون لەسرم لەباری قانونی و هاوڵاتێکی مافیەکسانم لێرە وەنیە
لای ئێمە ئەوەش نیە وەکو هاوڵاتیەک بەڵام ئەکرین سا مامەڵێکی ئینسانیتر بە یەکتری کەمە خەباتێکی زۆر گەورە نیە بە بڕای من نیسان شەرمەزارێت لە کۆتایی 2000 چەند بێت پێ دوابێ بەهۆی کورد بوون و مەسیحی بوون و جوولەکە بوون و نازانم هۆمۆسێکسوەل بوون و زمان لاڵ بوون و چی بوونەوە سوکایەتی ئیهانەوە پێ بکرێت تۆزێک نەوعی لە عادەساتێکی سەوزی جوان خەچاوتەوە کە ئینسان هەمە ڕەنگەکان بینێ خۆشترە ئەو ڕۆمانە ئەگەر هیچ شتێکی نەکردوێ پێمانە ماڵی بە چاوێکی عەدالەت خوازانەترەوە سەیری هین کەن چکە بەشێ لە شخصیاتەکان عەدالەتی لێبارێ بەشێ لە پاڵەکانی ڕۆمانی سارا لە خایمەوە بگرا لە کچەکانەوە بگرا هەمویان عەدالەتیان لێبارێ ئەنی هەمویان هاواریان بۆەوەی کە یەکسانی و عەدالەتی کۆمەڵاتیمان پێ بکەن وکە ئەمەش بە بڕای من لە بەرجێکی کوردی ئاوا پێشکەشەکرێ سەری جێی ڕێزە زۆر سپاس بۆ تۆ مەکرجان زۆر سپاس بۆ بە ڕێزانە کە کۆمنتی شانووسی و بەشدار بوون لە گفتوگۆکەمانە بە جۆرێک دەستان خۆش بێ من خۆشحاڵ بووم بەم باسانە لەگەڵ تۆە بکرد بە ئومێدی ئەوەی لە بەرنامەی تریشا پێک بگەینەوە و باسی تریش پێکەوە تاوتێ بکەین خراپیش نییە ئاوا ناقەشەمان ببێت و یەخە یەکتر بگرین بەشێک ئەمە بەرنامەکە تۆزێ گەرم و گوڕترەکە دەستەکانی خۆش بێ ئێوارێکی خۆش بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێمە کۆتایی بەرنامەی هەفتەیەشمان لەگەڵیەوەی ئازیز هەفتەی داهاتوو پشوێشی هەفتانە بە خۆمەدەم یەکشەمە بەرنامە پێشکەش ناکەم ئەوە ئومێدی لە نزیکترین فرسەتە بە ئێوەی ئازیز بگەمەوە تا بەرنامەیەکی تر بە شادی و کامەرانی تەنەسکرد هەر بژین